مقربي غفاري مقربي غفاري شفيعي داري ليت بسلام باري ليت بسلام باري حزايا سفداما كولي شاهو قداياما كولي شاهو قداياما حتى روشي خيامات يا سيد المياري يا سيد المياري تو يا احمدي مختاري مقربي غفاري مقربي غفاري شفيعي داري ليد بالسلام بياري ليد بالسلام بياري همومي وياني خوانا باقلا قناها زدايانا باقلا قناها زدايانا طالبي مرحبانا عفوي باريوار دقاري عفوي باريوار دقاري تو يا احمدي مختاري مقربي غفاري مقربي غفاري شفيعي داري ليد بالسلام بياري ليد بالسلام بياري. أي ما شاء الله اللهم صل على محمد. سلامي باري لتوش بخير بي يا اخوان اقول لك رازي بيك جاركم بخير بي يا اخوان دستان خوش بما مستار وان وما مستار بوار ماندينا بنانگوش خوش حالين اورو جناب الليري سپاسان دەکەم بۆ دەرفەتێکە بە ئێمەتان بەخشی ساوتان خۆش بی ماڵەکەتان ئاوادان کردەوە پاشیوەکان وای گەورە سەرکەوتتان کە ئینشاڵڵا بەنگۆ ئەوەیە کە پێ ئاوادان دەبێتەوە بەو دەنگە خۆش و زوڵاڵانەی ئێوەیە ئینشاڵڵا دەست و پەنجەتان خۆش بی هەم هاوڕێیانی میوزیکژن و هەم ئێوەش کە بۆ دەنگە خۆشتان سرودی خۆشمان بۆ دەڵێن انشاءالله خودش یاخوا بەخێر بێ ورمضانات پیروز یا ربی خودی قبیل کرد انشاءالله قبولی کرد کەسانی وەکو مامۆستا عەدنان و ئەوانەی کە هەموو جارێک میوانمان دەبن دەیانبینین ئەو جا ئینسان هەست پێ دەکات کە بەڕاستی کورد و کوردستان لە بەشە هوونەری ئیسلامیەکەی دەنجی زۆر خۆشمان هەیە هەر بەجددی بە تایبەت لە کاتی ڕەمەزان دوور درێژی هەیە بە تایبەت لە هەولێر لە مەولود و لەو چیرۆکە دوور و درێژە مامۆستا عەدنان مهواني ما يعرفش بدأ ديال مدى بود ديال ما مستعدناني برايوية ديال مدى غني عن التعريف وبارجي تجارة مهواني ما يقول يا أخوة بخير بي ما مستع سليم زور خوش عالم يا أخوة بخير بي يا ربي السلام بدن تقلا بخيرات خوش بيستن طبعا خوش عالم خواهي قورا بعداش نبدأتو براستي رمضانان كاكا هندرينو زنافتو كاكا ريوان كاكا جيفان كاكا أحمد يقول رمضانان أجنا والربوانة ما مستع تأثيراتي فاعلة الربوار روان روان صار روان هلا بدايته بقول بس كيف كا قوتم روان وين يا
لا ولا قواني مش كامليتي زاري زاري اللي قواني مش كاكيك كامليتي دقروا مشكلة كي حلقين أمن هندرينم أو الجفانة جبان أو الروانة أو إيه ريبوارة أوش عدنانة يا كشكه هي محمد يشي كاك سلي أحمد محمد يشي سلي هو بروديسري برنامج هي او عدنا يك ساعه ليره بروفا ما ذاكر بس وين قلتي او سرودي مرن او يبرين خلاص قلت او كيا او ايشتي او ايش شكي او هذا بجدي تسب كيت ذكي والله يفكر الزور ما عندي ما عندي والله بس وين يك ساعه هذا مش ما نقول انا ايش كاني وجدوان مسلم او مرن او يبرين انا ولا دقيقه كم لكن نسرها حتى دقيقه اخيري او برنامجكم بيشكش بكره اي يا ربي هاي قبل او الرود لسلفكي باجنبوي اورو لما عدل باش دبي زاني له ايه ام صروجا تمشاهده كم ليريت كلي ددرا اورو له هيزنيا زيني زمان ما والله يدوسر معه وتولوا لا يبفر باري زيت جماعاتي اوي بهاد معنوي ناو بفري والله خواردم دسمنا قرقم بقري لا ان شاء الله دوار اوش نازم دارين همو روجه كل سيلو دي كا شيبان كل سيلو دي كاسد عزيز برادر ما كل سنة بودي أمن دخوم ما دعوات كنا امجي تقصيرين داكشي بانا مش تخوش من هي زارو مسار اللي دخورم تلفونك منودي اكسل سليم برام جواب داتو شحال من دستدوي صوت مانيكا صري كل سنة شيبي تلفوني يك صوت بتايبت زانم معلومات شيء بقوة بو وتيان روجانا كل سيلو دي أخذ شيبي بودي اخوي يكغو ناوي نارم اولي عفي اولي دريم يا كم حرفي محمد يا كم حرفي نهاية محمد ما مستسلم كده حاسس كنت افشل يا رب سلام ما مستعدنا نجال مضابي ديوانا ما شاء الله فيروج وفي شباب بيروز ده ما صلاة ما نخلص نكر ما اعرف والله قصدك سلاوتان دەبێ بەڕێزان لە دەیەم پاشیف لەگەڵ ئێوەی خۆشەویستدا دەبین خۆشحاڵین کە ئەمڕۆکەش لەگەڵ ئێوەی خۆشەویستین لەگەڵ هاوکارم ژبان بارك الله ئەمڕۆکەش بەرنامەکەمان جیاواز دەبێت ئەوتە جیاواز دەبێت قسەی خۆش بابەت بەسەرهات هەروەها بابەتێکی دیکەشمان هەیە گفتوگۆی لەسەر دەکەین هەمووی بڵێم یانە توش دەڵێ دێت و بڵێ دێت زاني بابتت متوانا بابتت افشفك يعني بطلي هم يعني اتو تصدقي او شو تيدا او ان شاء الله قصه خوشكاني ما مستاي بينا دري او هذا كم ناري قصه خوشكاني ما مستا دنگه خوشكي ما مستا او بشيه كم وحتى اخريش بيكوينه بابت چي زور هستياري جمان هي بتايبت للرجلات ناوراس لو اخيرا زور بربلا بويتو اما باس ما كردي بلام امر رمضانش زياتر باز دكي سحر وجادو اخر تسكا او بس صبري قصيده كم تسكا موضوع كزور هستي على رجع بابتي افشفه سحر وجادو نفشتي واف بابتت اشلاخ خدم ماجي باريزت ان شاء الله وكسي توش نكتي وكزي لين نزيك نبت كار بينت بوب وتشونش خۆمان پارێزن لە بەرامبەری خۆ پاراستن باشترە لە چارەسەری خوانەکە یەکەک توشبی جارێ ئەمە یەکەم جار خۆ پاراستنەکان بەحسکەین پشتینگە چۆرەسەریۆش دێ بەحسکین و بۆ وی بابەتیجی خۆت حەسکرد مامۆستایەکی گەلێک عەزیز دێ دیێن مەدۆبت مامۆستا شەماڵ مامۆستا یەخوا بەخێر بی وعليكم السلام ورحمة الله وبركاته. السلام عليكم. السلام عليكم جماعة. قربان باش الحمد لله براقان قربان. فرم قربان لا يشوف فرم ما شاء الله ما شاء الله. يا سلام. فرم مصر. سلام صحتكم برام باش الحمد لله صفا مصر باش الحمد لله. قربان سون مصر درين سوني قربان. يا ربي باش. صحتك الحمد لله نقولكم. يا أخوة هرباج. يا ربي هرباج. جماعة نقولكم برام باش الحمد لله. يا ربي هرباج وراك خالي رازي إن شاء الله. والله بزي ما لسكيورتي كيف إذن يندل أنا جورا زنومني لقى خوي نادي أنا يا رب بسم الله الرحمن الرحيم يا الله تساكني كودي دم يكتشف استوديوهات ما مست تقلق بخير في رمضان وتبيروز جهما شكي بابتت ما لكن هم يكسر دس بيبكين بابتي أفشفاجي خد حسكت الشريعة وإسلام وآيات القرآن وبيروز وفرمودا بجهما دس بيبكين زاري بالكم هو بدليل قطعي لآيات كان قرآن بيروز لفرمودا كان بيغمبر صلى الله عليه وسلم بتايبت بو أم سردما كقرآن بس سردما كوتسان صالك نية حتى آخر الزمان شون باسي السحر ودادو
کاریگەریەکانی لەسەر ئینسان و مرۆڤ کرا لەگەڵشیدا سحر هەیە بالدليل قطعي بالتأكيد إن شاء الله. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيد المرسلين وعلى آله وصحبه أجمعين. دس خوشي وبرنامج لكم خواجر محفوظك رجو طاعتهم لا قبول بي إن شاء الله. خواجر وشوانا بعبادة له حسابك وبيت التوشي قيامة له هموان إن شاء الله بإذن خواجر وردقار. بالنسبة القرآن خواجر وردقار القرآن زيادة لتسلوتار زاد باسي سحر يا كرديا. زۆربەی ئەو بابەتانی کە لە قورئاندا باسی سەحر کرا باسی قەومەکان زۆربەیان بە پێغەمبەرانیان فەرمووە ئێوە ساحیرن إنه ساحر مجنون خوا فەرمێ بە پێغەمبەری خۆیان گوت ساحیری لەبەرەوەی شتێکی کرد خارق العادە بوو لای ئێمە ئەوە معجیزەیە بەڵام لای خەڵکی لەبەرەوەی لە عەقلی وان بەدوور بوو ئەوانیان گوت ئەتوو ساحیری کە لە کاتێکدا معجیزە لەگەڵ سەحر جیاوازیەکی زۆریان هەیە مەسئلەی ڕئیسی سەحر ئایا وجودی هەیە لە قورئاندا صريحترين آيات كخواي پروردگار باسي بكات سورة فلق كخواي پروردگار فرمي أعوذ بالله من الشيطان الرجيم ومن شر النفاثات في العقد أي محمد صلى الله عليه وسلم خود ببارز بخواي پروردگار لهمو بيانيك لشر ساحران نفاثات في العقد أو آفرتان بون كفويان لقريكان كرد كيتشيك لبيسرين زوركاني السحر إيساج موجود السحر عقد سحر يجي بيسا وإنساني توشي زور ناخوشي وبلا ومصيبتك خواي قرم ولاق ببارزي اللهم آمين. سؤال باسي سردمي سليمان عليه السلام واتبعوا ما تتلو الشياطين على ملك سليمان تاكوتاي وما كفر سليمان ولكن الشياطين كفروا يعلمون الناس السحر خافر سليمان كافر نبو وسليمان خلشي فيري السحر نكر بلكو شيطان خلشي فيري السحر كرد أما سرنزو ليك بابتي راب تشم الزوربي خلق نازاني ساحر خودي خوي شيطانه هر خودي خوي شيطانه خوي پروردگار فرمي الشياطين الانس والجن يوحي بعضهم الى بعض زخرف القول غرورا فرمي دو شيطاني انس شيطاني جن وانه رجال من الانس يعوذون برجال من الجن فزادوهم رهقا فرمي كسانك بياوانك لانس داوي كومكو يارمتي لبياوانك لجن اكن فزادوهم رهقا زياتر سر لشوا وزياتر توشي نكبتيانا كان كما بستي بي لا سحر يلا تفسيره كان افرم بستي بي سحره لو الشيطاني قولا او كخوا لعنتي لك او شيطانه رجزي زن وساحري خودي خوي شيطانه هرتسي كردوي بيسو قيزون هي دبي الا بك اقد ليك لو شانا صلبكاتو او ساحرنيه ليش يعني صلبكاتو بلي سحرك اللي وجيرته وزن هي سيلوناكات ورواناتو بيت الساحر شي بقوتيش لويا أو كسي دست السحر عفوا بوبر والله ما مستعجل بسنة أو خالانك كسك دبيت الساحر يعني شيء يعني بوكو بوفير كارينا بلام يعني بزاندرك كسك دبيت الساحر شلون دبيت الساحر أو ما مستهدرين أو كساحرك بيو كسك بيو بريار ده ببيت الساحر أو كسائك الشيطاني قبل بخويني كرديا بدل زيك دبي بروا سوزدلو الشيطاني بقى أو هيز مزالي شيء تداني دبي إلا سوزدلو الشيطاني بقى أو كسناوي لخوينا الشيخ بناو شيخ بناو سيد بناو ملا بناو قشة بهرش ناو يقلنا وكان أو دعاء دين السر أو زيادة كانوا كتشون بناصرة لا بس كان بس نيتم أويا أجر هر ناو شيء هبي أجر إمام وخطيبي مزجود بك ما زاي ملا هي خطبة جمعة ده ساحرة دبي إلا سوزدلو الشيطاني بقى وهر مرزك شيطان لسري دابني لكفر كردن لا إهانة كردني قرآن لا سكاتي كردن بقرآن لا خوين نسينوي قرآن بخويني حيزي أفراد لا زنا كردن لا مسألة نيربازي هرشتك كشيطان داوي لبكا دبي لمدة سرج همو زي بزيبكا كلمدة سرج أو ساحر أروات لو أشكوتك لو خلوتك لو عبادتي شيطانك لو خويناشوات وهر كاتك بيو بيسايش كا إلا دبي بيساي لسر قرآن كات قرآن لنا وراستك إكات دو بارتا لصورة كهف رأي كات دو بارتا باش يشيان بيتسا بي لسر داني كاتك كبيسايك والعياذ بالله وباش يشيان بيساي لسركات وهرش تيشي تريش داوي لبكا دبي بيكا أوزا شيطان زنكي له مسخركات أوزا شيطان زنكي له مسخركات همو فعل شي محرمات دبيبكا أوزا أتواني اشتك له خلشي بكا أوزا أتواني اشتشي له بكا لو السحر ساحر نابت ساحر إلا بكفر شي زور قورا إلا بس كفر شي تشتكي زور سرنز راكش وما ترسيدار قلت ما مستي عيني يعني بناو ملاهي خد بيدا ساحرة أما تشون بيان ناس نوكا وبراز ما مستي عيني ديني بي أوش ساحرة علمي شيطاني بيه يقل صفات الساحر كابرايكم دمي لسر زاري خلقو اوشتانا بلينوا كابرايكم بيوستم بدعائك تزانم بيوستم بشتيك دتسمى لاي
کەسێک پێم وایە پیاوەکی باشە و معالجە و عیلاجێکەوە. کە باسی دەکەی معالجە و هەموو ئەوانە بەچی ئەمن وەکو تاکێکی مسلمان وەکو تاکێک لەم هەرێمەدا لەم وڵاتەدا چۆن بزانم ئەو کابرایە ساحیرە یاخود پیاوی چاکە پیاوی چاکە لە بەقوەترین صفاتی ساحیری درۆکردنەوە والعیاذ بالله دوو لە ڕووی ئێوە حازرین درۆکردن فقاسم لهما إني لكما لمن الناصحين شيطان كاتك ويستي إغراي خلقك ويستي إغراي آدم وحوابك سوين دي لو خارن قوتي بعزتي خواي پروردگار أمن دلصوزي إيوم لبري أو دار بخون إيوم نأمرن وببردامي لبهشت جدا أمينينو وأمن دلصوزي إيوم لو ساحر أجر إمام وخطيب يجبو زناب الباس أجر إمام وخطيب يجبي لديارتني صفتي درو كردنا بس خواي هر كشف فيك إن الله لا يهدي كيد الخائنين وقد ساحر موفقناك ولا يفلح الساحر حيث أتى هیچ کاتێک تا سەر موفق نابی هیچ کاتێک ناتوانانی وەجهێک لە خۆی دروست کا بەناوی مەلا بەناوی سەید و شێخ بەناوی معالج و ڕوقیە خوێندن ئیلا خوا کەشفیەکە ئەوە وعدی خوای پەروەردگارە ئەگەر هەر یەکێک لە ئێمە بنەوێ ڕێی خراپە بگرینە بەر زۆر ئاسایی ئینسان خراپەی بکە خوا مۆڵەتیەدا ئەگەری تۆبەی بە قسمەتکە ئەگەر بە خراپەوە بمری و کەسیش نەزانی بەڵام بەناوی دین بیکە بەناوی ڕوقیە بیکە بەناوی عیلاجکردنی خەڵک بیکە و لە پەناشدا دەست لە ناموسی خەڵک بە كفر بقرآن كا سوزدل وشيطان با اگر خود بيت زوم اجدا الى خوا كشف باش اما نازانين كفر بقرآن دك يعني او هذاك ظاهرا هو دبين بياوجي الرجداري تزانم يعني نخوش لك نيتاك بيتو نخوش لك نيتاك بيتو اما نازانين بتشتك هي ك اما ديزانين كاتك كدتين لاي بزاين كا ساحره او كسا صفات زوز واضحه كان كناتواني بيشاريتو عندك شد واضحه ناتواني بيشاريتو ساحر بدل زيك ادعاء غيبكات بيتر كاغاندرين فلان كس سحري لتواكر ناي فلان بيري او ايش ملايينيا او ايش ادعاء غيب بيغمبر ادعاء غيب يعني نكر تنها قل لا يعلم الغيب قل لا يعلم من في السماوات والارض الغيب الا الله هركسك ادعاء غيبي كان او بخوي ساحر ودجاله ساحر ودجاله بيغوتي خزمي خيزان تا خزمي شي نيزيكا سي سار ليت كرا صار سحر ليت كرا او سحر باراشي زوري عليه سلف كرا لكن فلان يكرا او قصي ملاو معالجين او قصي ساحر لرجعت زنية زانيت زور جاري ويا جمال ليبوا دلين كاكت زنا كان مسلمان أواني كوزاني يعني بيدا قتري أما الراس حقيقتي هي وما خلقت الجن والإنس إلا ليعبدون زني مسلمان إشي بوشتانا داني وكو إنسان إشي مسلمان خليشي عبادتي خويتي وأجد زنا كا يارمتي صاحب دا لبيغوتني غيب لما ويران كردني خلق وصاحب ده بالأساس كفر بيتساحر أو زنا إلا زنية كافرة لو يكم صفاتي هسي ساحر ادعاء كردني غيبة بوي بيتلم شيء سحري ليه كردي سحر كرد لشوية لو تبين موا خلشي مزوز ضعيفة يعني خلشي محزي لها مش شيء بزاني لكلكاتك ده دوزينوي مكاني سحر دوزينوي كشيء سحري ليه كردي هيز لو زعكيتو ناقوري خونا خوش كيتو بوي صار سرنابي أروي بيكوجي خوناي كوجي تيلي كي بيتر ناوكت بيري رنج ناوكش راز بيت رنج راز بيت هو بيغمبر فرمي صلى الله عليه وسلم فرمي صدقك وهو كذوب فرمي الساحر اجر راسش بك هدروزنا شيطان اجر راسش بك هدروزنا في الدواوي او بالتاكيد امن اجداري شيء عائلي ما دجمن داراتي ليك الوشانوي خيزان دجمن داري دو برباب دو عشيره لسقسي ساحري بك بيقولتي خزمي خيزانتا اوان قمان لشي كان رازنا ويود يعني خدي ناوكيان بيريت او زعما مستباز لس او موضوع او صفاتي كما مستهندرين لبير ناس او صفاتي كما برا ما مستا زۆر جار باز دەکرێت سحر و جادو زۆرە لە ناو کۆمەڵگەی کوردی ئێوە زیاتر لە ناو مەوزوع بەڕاستی زۆرە و ئەگەر هەبی و زۆربی سەبەبەکە چێ بوو مامۆستا من حەزم لێ بووە لۆنگۆ دەست پێ بکەم ئەمن پێشی ڕەمەزان تەلەفۆنێکم لە هات گوتیان مامۆستا نەخۆشێک هەیە وەزعی زۆر خراپە ئەگەر ئەوڕۆ بە هەموو شێوازێک دەبی بیبینی ئیدی من ناتوانم هەموو کاتێک لەوەی میسانێک ئیلتیزاماتی خۆیان هەیە گوتم وەڵڵاهی لسفر من ماري خزورم بوم قلت ناتوانم او روبي بينم ريكم دوره قلت ما قد يهيني ندير بينم بس دوره شوينك قلت يعني اقد تواني يهيني اقد ناي بين لا ما مساجك قلت يعني السحري لخواردنا ليكرا وضعي زوزو خرافه دبر يتشي قلده هو كاركاني توجبون بسرطاني معده وبروستات ورحم سحري خواردنا سحري شي زوزو بيسا سحري ماكول ومشروب سحري شي زوزو بيسا وانساني دبي الا نخوشكا الا نخوشيكا هيت علاجي شي دبي الا وسحر بيته برشانوا يان لري حجامة يان لري جاي أو كبشتيك بخوا لآوي قرآني بخواته لري بيساي تكرمون سحرك بروات من نمديد أو نخوش من نديه زور لو يبروج من نخوش كي لوري قلت يا وضعي زوز خرافة أو روجي نمدي لوس ميني لو إيواري تلفون لو كردن قلت مسوكر دول لو نخوش كي من لاني أو رو بيموا قلت يا والله ما وصل نخوش كان وفاتي كرت قلت مكو وفاتي كرت قلت والله برنا لا ما مستاي قرآني لسخوين هر هاواري كردو هر رشاوة هتا روحي درتو لبردستي ما مستاي او واقعيه لكردستان هي
نەگەمە باسی ئەفریقای ناکەین باسی مەغریب ناکەین کە جەرزگەی سحر و ساحر و باسی جنوب ناکەین باسی کوردستانەکەین کە هەموو کۆڵانێک ئالەیتی و هەموو شوێنەکە ئالەیتی و گەلێک زۆریش بۆ ئەوەندە زۆرە مسلمان بەدەرەجەیەک چێ بەرپرسە لە وڵاتەی حکومت کاریگەری یەکەم یا لەسەر کۆتایپێنانی سەحر ئەمە زۆر جار تەرحەما کردێ لە حکومات دۆسەرۆکی حکومات پێم گوتی ئەگەر بەڕاستی ئامانج و لە ناوبردننی سەحرە کە کاریگەریەکی دەرەجەیەکی هەیە لەسەر ئەمنی قەومی و ئەمنی کۆمەڵایەتی ڕێکار هەیە کە بە ئاسانی توانی ڕێگری لە سەحری بکەیت بەس ئەتو فەرقی پێ بکەیت فەرق و جودایی بە خەڵکی بکەیت ئەمن ڕۆژێک گوێم لێ بوو یەکێک لە بەرپرسەکان گوتی ئێمە لۆ ڕوبەڕبوونەوەی ساحر ناتوانین تەداخلی تەشێ و خانەقایەکان بکەین خۆ تەشێ و خانەقا جێی زۆر باشم بەڵام کاتێک کە کەسێک سحرەکە هەر یان لە مزگەفت ئەیکا یان لە تەشێ ئەیکا یان لە ماڵی ئەیکا لە پەناو پەسیوە ئەیکا لۆ ئەتو کە فەرق و جودایی پێکرد ئەو سەحرە کۆتایی پێنایە لۆ بە دەرەجەیەک حکومەت بەرپرسە لەوەی کە کۆتایی پێبێنێت ئەوەی کە بە سوڵتان بەدەسەڵاتدار ئەیکرێ بەمەلا ناکرێ مە هەر با لە خودبەی برین کاکە سەحر کوفرە و شرکە و ماڵی خەڵکیان کاول کرد و ژن و مێردیان لێ کرد و خەڵکیان تووشی سیل و سەرەتان کرد کە حکومت خۆ ڕێکارەکان هەیە لۆن منێسە کەسێک کە بیێنەوێ بیگرن بڕوای ئەو کەسە لە شۆرتەی شکایەتی لێ بکرێت و شۆرتەبانجی بکات و لێکۆڵین و بەڵگە هەبیت و بگیرێ بەس ئەوە هەم کەسێک وایە کابرا دزیش کە هەردەبی شکایەتی لێ بکرێت بەس مەسئلەی سەحر وەکو دزی نییە وەکو بڕینی ماڵی خەڵک نییە سەحر شتێکە تەئسیر لەسەر ئەمنی عایلە و وەکو کەسێکی ڕێگر وەکو کەسێکی تیرۆریست وەکو کەسێک کە تیجارەت بە تریاک و دەرمانەکات ئەوە وەکو ئەو زۆر لەوە خراپترە ئەوە سەحر جگەلەوەی کە زەرێکی هەیە ئەوەی کە باس کرد لەسەر ئەمنی عایلە و ئەمنی تاکە کەس و ئەوانە سەحر قاتیلە بەتاکیدی دەگاتە حەدی کوشتن یەکێک بەتاکیدی ئەمە بە چاوی خۆما دیتم کە نەخۆشیان کوشتیا من خزمێکی خۆم سەحری خواردنیان لێ کرد تووشی سەرەتان بوو بە سەرەتانەکەش ڕۆی یعنی 100% ئەنزانی لەبەری کە قورئان لەسەر خوێن وەزعی زۆر تێکەچوو و ناکرێ ڕۆژێک 1 و 2 و 100 و 1000 هەمووی هەڕاز نەکات و بە قەسی خۆی لەگە قورئانەکەی تێکدا بەتاکید سەحر یەکێکە لەو شتانەی کە ئینسانی بە کوشتن ئەدات و پێغەمبەری خۆی صلی الله علیه وسلم خودی خۆی سەحری لێکرا هەتا علەما فەرمون علەمای سیرا فەرمون لە کاتی سەرمەرگدا کە تایەکی زۆر گەرمی گرت و وەزعی زۆر خراپ بوو کاریگەری ئەو سەحرە بوو کە کەسێکی یەهودی لە پێغەمبەری کرد صلی الله علیه وسلم لۆ کاریگەری زۆرە و تأثیر لەسەر جەستە و عقل و ژیان و گیانی ئینسانیەکە باش باسی سیفاتەکانی و کەسێک کە بناسرێتەوە چۆن ساحرە باسی خاڵێکت کرد خاڵی دووەم بە کورتی باسی ئەو بکەین بۆی بە زۆرترین پرسیار ڕابگەین خاڵی دووەم بەتاکید پرسیاری ناوی خۆت و دایکت یان ناوی بابت لێکە هەر کەسێک ناوی دایکی پرسید ئیشی لەگەڵ جن و شایاتینەکات و ساحر بۆچی ناوی دایک دەپرسێت دوو سەبەبی هەیە هەرچەند خودی خۆیان معلوماتەکان ئەوانەی کە تۆبەیان کردیا ئەی دەرچێنن ئەگەرنا 100% نییە معلوماتەکەی من ئێستا باسی کەم یەکەمیان ئەو کەسەی سەردانی ساحیرەکە بەشداریەکە لە کوفری ساحیرەکەی و ساحیر لۆی ئەو کەسە قەنەعەت پێبێنێت کە بەشدارە لە کوفرەکەی اعتقادێک لە ئەو شەخصە دروستەکە لە مشتریەکەی خۆی کە پێی بڵێ ئەمن کوڕی بابی خۆم نیمە ئەمن داکما دیارە ئەمن فلانی کوڕی فلانی مە کە ناوی داچی لێپرسی بەس دیاری بابم چێیە دوور لە ئێوە جەماعەت لۆی قەنەعەت کات و بیدرچێنێکە و کاسە بیژیە دوور لە مەجلیس قسەکە جوانی لەسەر شاشە بەڵام لۆی کەشتەکان ڕۆمبی ئەوە یەک دووەم عیلاقەیەک و ڕەبتێکی بەهێز لە نێوان ئینسان و دایکیا هەیە هەر کاتێک ناشاردرێتەوە عیلاقەیەکی بەهێز لە نێوان ئینسان و دایکیا هەیە و ئینسان بەو مادە DNA کە لە داچی جودا بیتەوە ئەتوانی لە ڕێگای داچیەوە و لە ڕێگای جنەکەوە ئەو جنێک کە ساحیر هەیەی کۆمەڵێک معلومات وەربگریت و لۆی کە مشتریەکەی خۆی ڕازی بکات کە ساحیرێکی بەقووەتە کۆمەڵێک معلوماتی داتێ ئەڕۆی لای پێتەرێ دوور لە نمونەکان دەبێت بە تو بینینەوە باشە پێتەرێک کاگەندرێن ناوی داکتچێت وەرێ من هەندرێنی کوڕی فلانی ئەو ناوە ئەداتە ئەو جنانی کە بەخۆی بەکاردێنی ڕاز معلوماتەکەی وەرەگەر کاگەندرێن ساڵی 2003 فلانە کەس ئامۆزاتە پلکتە خارۆژنتە سەحری لێ کردی ئەوە لە وەرگرتنی معلوماتەکەی و بە دەرەجەیەک لەو دوو حاڵەت هەیە زیاتر کە پرسیاری ناوی داچەکە لە سیفاتی تکەی ساحری ئەوەیە زۆربەی کارداوە لە ئافرەتانەکە کە بەتەنێ بێنەکنی بەتەنێ لە لای بمینێنەوە وفعلی محرماتی لێ بیتێ وەکو داوین پیسیکردن دەستبردون لە نامۆسی خەڵک یەکێکی تر لە سیفاتەکانیان ئەوێ ئەو نەخۆشەی بەتایبەتی ئافرەتێک بڕاتەکەنی و ئافرەتەکە لای سەرنجڕاکێش بیت پێرێت ئەتو سەحر تا لێکرا و ئافرەتێک و کەسێک چۆ لە لای ساحیرێک بە پیسی سەحرەکە لێکردی لۆی کە تو ڕەشبی لە بەرچاوی پیاوەکەت ئەتو دەبی سەحرەکەت بە پیسی لەسەر لا بکەویتەوە کە مەبەستی لێ کە بەخۆی زینای لەگەڵ بکاتەوە زیناکردن لەگەڵ نەخۆشەکەی هەوەسێکی خۆیتی و تەکلیفی شەیتانە لێکە کە زینا لەگەڵ نەخۆشەکەی بکە و لۆ ئەوەیە کە سەحرەکە ئیشی خۆی بکە لێ زۆربەی کات کەمە ئێستا لە ڕسمەکانم لەکنە ئەوە یەکێکە لەو سەحرانەی کە ئافرەتێک ئەڕواتە لای ساحیری پێشانی کامە کامێرەی دێ ئەو کامێرەیە ئەوەی ئەو مامۆستای ئەڕواتە لای ئەوە پشتی ئافرەتێکە بەڕووتی باشە بەڵێ ئەو پشتی ئافرەتێکە بەڕووتی
تەلاسیماتی لەسەر نووسیتەوە ولا کاتی سەحرات چ جۆرە سەحرێکە کەلی کراوە ئەو سەحری جەلب و خۆشەویستیە جەلب و خۆشەویست لۆ دووش دەکرێت یان ئەو تێ کوڕێک سەرنجی کوڕێک لە خۆی ڕاپێشی کە لە نیەتی هەیە زەواجی لەگەڵ کوڕەکە لەگەری ساردە یان لێ پشێمان بوویتەوە یان پیاوی لەگەڵی سارد بوویتەوە مەشاکیلی هەیە و ژنێکی دیکەی هەیە خۆشەویستێک بۆ حاڵە بدەبی خۆشەویستەکە بۆی لۆی بگەڕێتەوە ئەو لە چ کاتێکە نووسێت مامۆستا هەندرێن باشە لەو کاتێ نووسێت کە زینای لەگەڵەکە لە خودی لە ئەسنای زینایەکەی تەلاسیماتەکانی لەسەر نووسێتەوە و بە ڤیدیۆش زۆرە لە یوتیوب زۆرە و دەژیرشکران هەندێکیان لەوانەیە کە لە ئەسنای زیناکردن ئەو سەحرە یەکێکە لە صفاتی ساحری ئەوەیە داوای حیوانێکی خنچێنراوت لێ ئەکات جا یان مریشک یان پشیلە یان سەگ یان داوای جومگەی گورگل لێکە یان داوت لێکا بڕوە ئەندامی مینەی کەمتیاری پێیا بکەی یان مریشێکی ڕەش پێیاکەی ئەوەش لە ڕسم یەکێکم لەکەم بۆگەر لێرە بیت بە ئەندامی مینەی کەمتیار ئەو شتانە سەحر دەکرێت مامۆستا ئەو سەحری جەلب و خۆشەویستیە کابرا ئەو ئەندامی کەمتیاری ناو جیرفانێنێ بە حساب سەرنجی ئەم ئافرەتێک لە خراپ کێشی ڕسمی ئەوم لەکنی ڕسمی ئەو سەگەی کە سەحرەکان ناو دەوینە بەسییتیان و تۆپاندیتیان و فڕیاندایتە ناو بەحر ئەوەی چێکە لەو سەحرانی کە ساحیرەکە ساحر هیچ وجدانی نییە و هیچ ئەخلاقیشی نیە هیچ بەهایەکی ئینسانێکی تێدانێ تەنها لە پێناو گەیشتن بە سوڵتە و پلە و پارە و ئافرەت ئامادەی هەر هەموو شتێک بکات ئامادەی هەر هەموو شتێک بکات یەک شت بەنیاز بووم باسکەم مەسئلەی ئەو کەسێک کە ئەڕوا لۆ ئەندامی کەمتیاری وەرەگریان خاتەمێک وەرەگری ئەنگوستیلەیەک پێرن خاتەمی سلێمانی کە تەلاسیماتێک لەسەر ئەنگوستیلەکە هەیە و بۆش ئەناسرێن و مامۆستا هەندرێن زۆرجار لە دەستیانەدا هەیە یان پێتەرێ ئەدەمێ ئەنگوستیلێک تەدەمێ ژنەکە دلۆتە گەڕێتەوە یان پیاوەکە لۆتە گەڕێتەوە یان هەر داخوازیەکی ڕێککەوی یان داوای عیلاقی لە هەر ئافرەتێک پێی پێدرازیەبی ئەو ئەنگوستیلە کە تو لە دەستیەکەی هەر ئەوە نیە لە دەستت کرد و ئافرەتی لۆ خۆت ڕاکێشی ئەو ئینسانە ماڵیە کاول بووە ئەو کەسی سەردانی ساحریەکە ماڵیا کاول بووە کە بەدەستی خۆی سەحریەکە مامۆستا سەلیم زۆری فەرق هەیە کەسێک سەحر لە تو بکە لەگەرەوەی کە بە خۆت بڕۆی لا ساحر و سەحرێک لۆ خۆت بکەی جا ئەو سەحریان بیسۆتێنی یان بیخۆی یان لە دەستت بکەی شەریکی لەگە ساحیرەکەی ئەچێ ناو ژیانی ساحر و ناو جیهانی جن وازت لێناین بە تۆبەکردنیش واز لێناین ئیلا دەبێ ئینسان التزاماتێکی زۆر تەوبەیەکی زۆر ڕاستەقینە باسی کۆمەڵگەی کوردیمان کرد بە دلیل توش باس کرد نمونە بەڵام ڕۆژانە هەیە خەڵک پەیوەندیت پێوە بکە بوو چارەسەرکردنی لەو ڕەمەزانەی ئەو چەند ڕۆژە لەناو ڕەمەزانین کابرا سەردانیوی کردی مامۆستا هاتیمە وەڵای ئەگەر دەمبەستەکەم لۆ بکەی هایتەکنە من دەمبەستەکەم لۆ بکەی وتمە تۆ زانی من چێمە ئەرێ وەڵام مامۆستا ڤیدیۆ شتەکان دەبین جا گوتمە زانی دەمبەستە چییە وتی وەڵاهی ئەمە مێردەکەم ژنێکی کیا هەیە خوڵقی بەس لەسەری بگەڕێتە لای من وتم دەمبەستە تو هاتی ڕووتا لە من کردی من نەسیحەت دەکەم بەس ئەگەر نەچووبای لای من چووبای لای کەسێکی تر ئەوە سوفسەنانی لە خۆم بەزم حملا دوورین لە سەحر وشت و ئێوە شاهین و خەڵک شاهیدا چووبای لای کەسێکی کە لۆی کردبای بە دەرەزیەک ئەو ساحر دەبا زینای لەگە کردبای ئەو لەگە هیچ شتێکدا نییە ساحر ئافرەتێک قورتار ناکە مەگە زۆر پێی نەشیرن هیچ خوڵقی لەسەری نەبی ئەگەر نا قورتاری ناکە و ئافرەتی زۆر زەعیفە من نەسیحەتی هەموو باوکو برایانەکەم ئەلێرەوە ئەوەی کە ئاگداری ژن و خێزان و کچی خۆیان نینە سەردانی ساحرانەکەن کچ و خێزان و ژنەکەی تو بە هیچ شێوازێک سەلامەت دەرناچی لە سەردانکردنی ساحران ئەخلاقی لە دەستەدات و تووشی داوی سەحرە بێت و بێتە مشتری ئەو ساحرە و من زۆر زۆریش ئاگدارین جا پێم گوتم بەستا ئەوەیە تو بڕۆی سەحر بکەی بڕۆی ماڵی خۆت کاول کەی و ژیانی خۆت و پیاوەکەت خراپتر بکەی مامۆستا هەندرێن ئەوەی کە خەڵک لە سەحر نزانی ئەوەیە ماڵت کاولترە بی زیاتر نەک عیلاجی مۆزوعەکەی بڵێ ولا ينفعهم خير فرمي لسورة بقرة فرمي ويعلمون ما يضرهم ولا ينفعهم فرمي الساحر بس أتاني زرر بيبجيني نتواني قازان زكت بيبجيني أجر بموقتش دلي كسيك دراتش زواج أساسي السحر بي مالو سامان وبلو بوستي كما زاني كسانك لو بلو بوستيج أرون الله ساحري لو قلتني مسؤولياتك وبليك وأندام برلمانيتك أروت الله ساحري تزلبشي لو كاتو خلق دنجي بيبدا مالت كاولتركا جيان اللي تيكدا أو السحراني بناي خوشويستيك اللي ما وصلنا ئەگەر ژنێک بیکە سەحری دوعای محبة دوعای محبة و جەلب و خۆشەویستی ئەوانەی بەو ناوە شەکرێ إلا ينقلب السحر على الساحر إلا ئەو سەحرە قەلبە بیتەوە لۆ عەداوەت و شەڕ و بەغزا و لە بەرچاوکەتن و ڕەشبوون و تێکچوونی عایلەکان زیاتر زۆر باشە مامۆستا یعنی ئەو سەحرەی کە لە کەسێک دەکرێت چی بەسەردێ ئەو کەسە بۆ نمونە کەسێک ئەمنی خۆش دەوێت سەحر لە من دەکا بۆی ئەمن ئەو کەسم خۆش بێت یاخود زەرێکی منی دەوێت لە بازرگانیەکەم زەرەر بکەم یان نازانم هەر شتێک کەسێک کە سەحر لە کەسێک دەکات چی لێ دێت بە دوو شت جوابتە مامۆستایە یەکەم شت هەموو ئینسانێک ئاگادار بێت لا تصاحب إلا مؤمنا ولا يأكل طعامك إلا التقي پێغەمبەر فەرمێ ڕەفاقەتی کەسێک نەکەی ئیلا زۆر لە خوا ترس بانێتە ناو ماڵ و خواردنی لەگەڵ بخۆی و پێکەوە دەرچن و بڕۆنە مەتعەم ئیلا کەسێکی لە خوا ترس
کە سنوورەکانی خی گەورە بپارێزی زۆربەی ئەو سەحرانەی بەناوی ئەو شتە لە تو ئەکرێ لۆی کە کەسێک ئەتوو بەدەستبینی یان پلۆپۆستێک بەدەستبینی زۆربیان کەسانی زۆر نزیکن لێتەکەن و کەسی دوور لێت ناکە کەسێک کە لێت نزیکە بتوانی جلوبەرجێکرد لێوە بگری یان بتوانی لە خواردنی بکات و بداتێ بیخۆی هەموو هەرەوەی کەسێکی نزیکە لێتێکە لۆیە ئەمە نەسیحەتم لە هەموو ئەوانەی کە کچ و کوڕێکن عیلاقیان هەیە ئەمە زۆربەی ئەو کەسانی کە ئەیان بینین سەحریان لێکرا سەحری جەلب و خۆشەویستە لەیان نەکرێت زۆربیان بە دەرەجەیەک چی لێ دێت زۆر نیشانەی لێ بە دیارەکەوی من خۆشەویستی سەحر و جەلب لێکرا من چم لێ دێ بەبێ ویستی خۆت ئەو کەسە زۆر خۆشەوێت ئەگە بە بەرچاوی تۆ ئەوە لە دڵەوە نییە تەنیا سەحرەکەی ئەو هەیە سەحرەکەی وەردێکات بە بەرچاوی تۆ ئافرەتە جونت پێ بدا ئیهانەت کا دوور لە ڕووی جەنابەت ئیهانەت پێ بکە خراپەی بکە لەگەڵ دەپیاویت کە ڕابوێری ئەتۆ لەبەر ئەو ئافرەت لەبەر ناکەویت بەبێ ویستی خۆت هەستێکی جنسی زۆر لەو کەسەیە جوولێ زۆربەی خەونەکان ئەو کەسە لە خەو نەبینی ئەگەر ئافرەتێک لە توی کردی یان پیاوێک لە ژنێکی کردی ئەو ژنە ئەمە زۆر جار بەداخەوە ینی کەسانێک سەردان ئێمە گوتی مامۆستا ئافرەت وتی مامۆستا سەردانی فلانە کەسن کرد لۆ عیلاجی سوومی نەکردنی لۆ عیلاجی سەحری لێکردین سەحری جەلبیان لێکردین گوتی سوێن بەخوای شەوان کە پیاوم دێتەکردم لێم نزیکە بیتۆ شەکل و دەموچاوی بیتێ ئەو ساحرێ هەموو وازام لەگە ئەو پیاوەی ئەژیم لێ بەبی ویست و ئێرادەی خۆت هەستێکی زۆرت لە ئەو کەسێبی ناتوانین لەبەر دڵت کەویت زۆر خراپەی لێبینی زۆر زەرت لێبدا ماڵت هەموو بڕوا لەسەر ئافرەتەی ژیانت بڕوا عایلەت تێکسی منداڵت لە دەست دەیت هیچ حقیقەتی نییە سوم ئەو شخصیاتت بڕوا نتوانانی ئافرەتت لە بەدڵ بکەویت بە هیچ شتێک لەبەر چاوت ڕۆژ نابی لە ڕووی تەندروستی خۆمەوە خەوی ناخۆش ڕاستلەچینی زۆر لە خەون علاقەکردنێکی زۆر لە کاتی خەون گریانی بێسێکی زۆر گریانی لە خۆڕە تەخەیولکردن مێشک لەسەر خۆ بڕان هەندێک جار محاولی خۆکوشتن گومانی زۆر خراپە لە دووسەبی لە کەسە نزیکەکانی خۆت و زۆر جار محاولی خۆکوشتنەکەی و ڕاپەڕینێکی زۆر و دڵتونی لە دوای عسران تێکچوون بە قورئان لە هەرە نیشانە دیارەکانی سەحر زۆر بە قورئان بە بانگ بە مزگەفت بە ڕەمەزان بە شەوی قەدر بە چوونە عومرە زۆر وەزعەت خراپترە بی یعنی مەرجنی ئەو کەسێک کە لە کاتێک کە قورئانی لەسەر خوێنرێ قەلبی تێکچوو دەست لە عیلاجی بەرهەدا کەون دوای باسی عیلاجەکەین ئەوە نیشانەی کاریگەربوون و وجودی سەحر لەسەرت و هیچ کەسێک بە قورئان تێک ناچێت ئیلا دەبێ کاریگەری سەحری لەسەر هەبێ وێچێک لە نیشانەکانی کە مامۆستا هەندرێن ئەو کەسە دەبێ ئیلا لە ماڵی خۆی تارمای وشتی ڕەش ببینی یان بە چاوی خۆی جن ببینی یان بانجێ کات یان تەقەتە قوشتێکە یان شۆڕی ئاو لە ماڵیان دێ کە باسی نیشانەکانی سەحری ماڵیشەکەین و ئازاری معیدا قۆڵۆن و غازات و قەبزی پرچەروەنینێکی زۆر سەریع لە بەردڵکەتی ماڵ و منداڵی خۆی وهروها لەش گەرمدا هاتن و هەروها یەکێکی تر لە هەرە نیشانەکان ئەو کەسەی کە بابرێن سەحری لێ بە دیارەکەوی بەبێ ویستی خۆی لە دینداری و لە عیبادەت ئەو شتانە زۆر بە دوورەکەوی خدای ماپۆرست مامۆستا ئەوە تو بەحەستکی بالضبط مرۆڤ فزر کرد مرۆڤێت ناف کارەساتێکە مۆزندا ئەوێژی داتا پێدوێن مثلا تو بخۆ وەکە نمونەیەک چۆرەسەریەوەن کەساتکی و ئیشڵە هەمی دیربن تووشی سەحرەکێ جادوەکێ بێت ڕۆژانە چەند کەس سەردانەوەتکن بۆ چۆرەسەریە ئەکە ئەس بێژم معدل داتایەکتان لە بەردەسێ مەسەن ڕۆژانە چەند کە سەردانتان دەکە لە بۆ چارەسەری قسەی کادرم سینە ناو مۆزوعەکەی لەو دەمەی بەقی قسە وەڵا ڕاسترامان دەچی ئێمە ئەوستا لۆزراو دەچی جنە برا سەحرە خوانەکە ئیشڵە خودی مامیە ئەدێم لەس لێ دەدانیشتیم پاگەورم لایش بارێز ئامین زبان ڕێژێژی گەلک زۆر سەردانەکەتەن من ڕۆژەکانی سەردانیکردنەکەم کردیتەوە بەڵام ئەگەر وەربگرین بە تەنێ بە خۆم و زۆربەی مامۆستایانش کە عیلاجەکە ڕۆژانە کەمتر لە 100 کەسی سەردانت ناکە ئەگەر وەربگری ئەگەر بتوانانی مەجالە تەبیۆگری بەس ناکرێت و بیبینی و قسەی لەگەڵ پێی و بیدوینی بزانین کێشەکەی بەڕاستی سەحرە یان نەفسیە یا حاڵەتێکی دیکەیە یان کێشەیەکی تایبەتی ژیانی خۆیان هەیە گەلێک زۆرە وما لە سنتەرێک یا لێک دوو دەستگا ئیشی خێرخوازی یارمەتی خەڵکە دێن ئەوانەی کە سەحریان لێکرا خۆت شخصی چەند کەس دەبینیەوە بۆ چارەسەری سەردانتان ئەگەر وەربگرم مودەیەک لە هەموو ڕۆژێک لە هەفتەیەکدا 6 ڕۆژ لە هەر ڕۆژەی لە 90 نەخۆشە تا 100 نەخۆشی کەمتر نەئەدی و گەلێک زیاتریشە شەرتیش نییە هەرام و هەموو سەحر نیە مامۆستا بەس گەلێک زۆرە واللهی مامۆستا هەندرێن ئەگەر بەس ئەو نەخۆشانی کە سەردانی منەکەن پێیان بڵێم ئەو سەحری کە لە ماڵی خۆت دۆزیتەوە لەگەڵ خۆت بهینە هەموو ڕۆژێک دەبێ یەک فەردێ وەربگرم هەموو ڕۆژێ دلیل لەسەروی کە گەلێک زۆرە گەلێک زۆرە بەڵێ جارێ بەریە چۆرەسەریە ئەم بەحسە خۆ پاراستنێ بکەین باسی سەحری مەکول و مەشروبتان کرد ئی خواردن دێ لەگەڵ خەڵک دەچینە دەرێ خەڵک لۆماندێنی خواردنەوەیە چۆن خۆمان بپارێزین ئەو خواردنە بخوین ئەو خواردنەوە بخوین بەبێ ئەوەی ئەو سەحرە خوانەکە ئەگەر کرابی کاریگەری تەسیرمان لێ نەکە کاریگەری لەسەرمان بەڵێ بە تاکیدی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم فەرمێ ما تعوذ متعوذ بمثليهما کە سوڕەتی فەلەق و ناس دابەزی پێغەمبەر فەرمووی هیچ کەسێک کە بیوێ پەنا بە خوای پەروەردگار بگری باشتر نییە لەوەی کە بەو دوو سوڕەتێک پەنا بە خوای پەروەردگار بگری
سوورەتی فەلەق و ناس کە بەشێکە لە ذکرەکانی بەیانیان و ئێواران ئەذکار الصباح والمساء کە بەدەنجێش خۆشی مامۆستا هەندرێنیا هەیە خەڵک ئیسفارەی لێکا لە یوتیوب دای بەزێنن هیچ کاتێک سەحر چاو نەفەس جن شەڕی هیچ جن و شایاتینێک تەئسیری لێ ناکە ئیلتیزام بە ذکرەکانی بەیانیان و ئێواران بکەی بە مەزووتی و بە قەناعەتەوە بیخوێنی ناکرێت کەسێک ذکرەکانی بەیانیان و ئێواران بکات و هەر بشترسێ لە سەحر ئیلا تەئسیری لێ ناکە لەم یەضره ذلك اليوم سم ولا سحر پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم هەر کەسێک لە بەیانیاندا حەف دەنگ خورما بخوا خورمای عەجوە علەما فەرمون خورمایەکانی کەش هەرە بیت نەژەهر تەئسیری لێکا نە سەحر تەئسیری لێکا و هەر کاتێک خواردنێک گومانت لێ کرد کە سەحری لێکرایە یان بە گومان بیان ئایلەیەک بوون ناچار بوو دەبا بیخۆی هیچ مەجالێکی تێدا نەبوو پێشی بیخۆی بسم الله الذي لا يضر مع اسمه شيء في الأرض ولا في السماء وهو السميع العليم بيخوينا بسم الله كبس بسم الله وبخويتوا كفايته يعني كفايته بس يعني استال لهم علاجك أجا كاملي الإحسان بالتمام علاجك بطاي وربقري استفاري قال عندك شتيت هايبد منديا تو أود أخوي بسم الله دكي لا هرزر روزيانك وشكرك كخوادي داتي بسم الله دكي ناوي خوادك يعني ونعمتك شوية بلام كجمانة هي بسم الله الذي لا يضر مع اسمه شيء في الأرض ولا في السماء وهو السميع العليم. السميع العليم. كومنتي جداني إن شاء الله بإذن الله فروردقار أو يشيء لا الشيخ هندرين الكردي خويندني سورة بقرة فإن أخذها بركة في غمر النبي صلى الله عليه وسلم بقرة بركة يجي زوزو جوري لو همشتك بركة يجي زوزو جوري نجهر له سحر وتركها حسرة في غمر النبي كسر جواز سورة بقرة بينه توشي برشمانية بيتوها ولا يستطيعها البطلة وساحرنات واني روبري سورة بقرة ببيتوها هركسك سورة بقرة بخوينه يعني جولي رابقري بقناعتها بتدبره بخوينه إلا السحر كاري قليل لناكات وقال ليش كرابي ما مساعدنا السحر كلا سري بطالة بيتوها ما مستسلم أو ما مستعدنا ما مستسلم أو مستعدنا ما مستعد جولي برا خورا بقرا تجربة شيء قال جرينجا أجا هركسك لأيه إستا بيناري أمن لكردستان بيشسار ككردستان بسار زيجاي دست خوشيا جرينجي بزور بابتي هستيار وأسوار أرواتنا وناوروش موضوع كان وازل روتينيات يا هنا اشتغلين كان لو خلشيا باسكان هر كسيك إستا لمالو جويل سورة بقرة راب جريان بخوي بخوين السحر لكرابه هيز مازالي تدانية دبي قران كاريك بسري دابه قران كاريك كان يان أرشيتوا يان لشي قرم داده يان تنگ نفسي كات يان دز بلرزينكا يان لخو أسي كوتشاني باش بونا باشا بين سر جوركاني السحر يعني بوي بناسرته السحر تن جوري هي او كباسط كر مالك دا قران ببتايبتي سوره بقره يتر لو مال دا السحر يعني جينا بيتوا وبطالش دبيتوا على سوره بقره هل بوكو لني قوسه جدا يعني او هي زوربي ساحره كان او كسانا قراني شان لمالك يعني هل قرتوها ام بفيديو ام بينيوا كهمي كاملة تنيا سورة بقرة دانية وكو سكاياتي بيكرني كبا قرآني بيروس بوي كداوي شيطان كان جيب بكري أمش هر لا خصنا الروي أو زانستو زانيارين كما مستاني عيني دي خنا الروي دموي باسيو بكي جورا كاني سحر تسن جوري هي تشوني نكار كردنا كانيا السحر دو جوريا هي وهر جوريان بيوست ببابتك يكميان جوريتي لروي جورا كاني سحر وكو سحري بستن سحري زلوبرك سحري خواردن سحري هوائي سحري كلا نشتو لكاغذ كري سحري كلا جري كري او زوركاني سحر مرشوش وما كل او زوركاني سحر وكل زوريتي سحر وكو كاريغري سحر سحري كي انسان توشي شيتيه كات سحري جنوني بيرل كانسانا لدز درسيتو لدنيا شدكا اجي او كاتك علاج زكاتو ديتو سرخوي نازاني تيكر دلو مدي سحري هي سحري تخيل او سحري كلا بيغمبر موسى عليه السلام كرا ولا بيغمبري إيه مكرا صلى الله عليه وسلم ولا قرآن دا خواهي رباسيكات سحرك سحري نزيفي كالعافتي شكري ولا بيعوي شكري يقلو زورا سحر نزيفاني كما زور دا بسايخون لو فتران ليتن كسيك خوين لتساوي دي ولا جوي دي ولا زاري دي كسحرك بطالك لتو بيتو إنسانش طبيعي أو زورك للسحر سحرك بيرين سحري تزل وخوشويس كلام لبداية برنامج باسكت أو سحرك لقرآن دا باسكرا سحري تفرقية يفرقون به بين المرء والزوج كو سحري شي قالك زورا كمن ليلة لو برنامج داوا لا حاكم كان لمحامي كان للجني اشتواي لمحكمة داوایان لێکم هەر ژن و مێردێک بڕیاری تەلاق و جودابوونیاندا بە بڕیاری حاکم جودا نەکرێنەوە تا سەردانی مامۆستایەکەکەن. خۆمە لێ لە ژنەی ئاشتەوایی لە محکەمەی مامۆستای بەڕێزیارە یەک لەوانە مامۆستا سەید ئەکرەم عەلەوێندەرە کە بۆ خۆی ئیختیساسی عیلاسکردنە با بڕیاری جودابوونیان نەدرێ هەتا هەردووچیان قورئانیان لەسەر خوێندرێ بەڵکو سەحریان لێکرابیت و ئەو ئایلەتێک نەچێت و
چەند منداڵێک یەکتیم نەبێت و ژنێک بێوەژن نەبێت و دوو عشیرەت نەبنە دوژمنی یەکتری باشە لێ من لێرەوە تەکلیفیان لێکەم بە ئیشاڵڵا جێی خۆی بگریت و ئیشی لەسەر بکرێت باشە سحری ڕەش چییە؟ پیسترین زۆری سەحرە باشە سەحری ڕەش سەحری بکوژ سەحری قەبرستان سەحری پیسەکان ئەو چوار ناوەیە هەیە باشە نەجاسە ئەوشی پێدەگوترێت سەحری پیسەکان نەجاسێ باشە ئەوەی کە چارەم گوتم پیسترین زۆری سەحرەکەوی ئینسانە ئەو سەحرەیە کە مامۆستا شومان پرسیاری لێکرد ئایا سەحر ئەتکوژی ئەوەی چێکە لەو جۆرانی کە بکوژە بکوژیشە لەبەری کاریگەریەکەی لەسەر جەستەی ئینسانی لەسەر هەناوی لەسەر مەعیدەی لەسەر ڕەحمی لەسەر توشبوون بە سیل و سەرەتان بە سوکەری واللهی نەخۆشە هەبوو مامۆستا هەندرین قسەی خۆر لەبیر نەچی نەخۆشە هەبووە سوکەریە هەبووە زەختیە هەبووە کلیە هەبووە کە عیلاجن لۆ کردیا لە دوای نەک ئەمە مامۆستای کەش عیلاجیان لۆ کردیا چۆ فەحسی کردووە هیچ لەو نەخۆشیانەی نەمایە بە کاریگەری سەحرەکەی تووشی ئەو نەخۆشیانە بۆ لە مودەیەکی معەیەن دوایە نەخۆشیەکەی نەما ئێستا لە سەردەمی سوشال میدیا خۆشناوەتی قسانەکە لە سەردەمی سوشال میدیا و ئەلکترۆنیات ئێستا زۆر شت بە سوشال میدیا و ئۆنلاین دەکرێت لە ڕێی ئۆنلاین و سوشال میدیا سەحر دەکری یان کرایە لەو سەردەمە بەڵێ گەلێک زۆرە ئێستا یەکێکە لەو کێشانەی کە هەیە کە کۆنتترۆلکردنی ئەکری ئەویش کۆنتترۆل بکرێ بەس یەکێکە لەو کێشانێک کە بۆتە هۆکار لەوەی سەحر بڕواتە هەموو ماڵێک و بابەر پرسەکانی جوانەزان ئەوان بێبەشن لە سەحر واللهی ئاگداری زۆر سەجان یەک ڕوونکردنەوەی بدەم لۆی کە بەرنامەکە جێ خۆی بگری ئێمە زۆر جار لۆ بەرپرسەکان گرنگی بۆ بابەتە نادەن ئەمن لەگەر مەسئولی زۆر گەورە دانیشتیمە باسی ئەو تەرحی و مۆزوعەمە لەو کردی با عیلاجی مەسئلەی سەحر بکەین گوتی لۆ مامۆستا سەحر و شت هەیە يعني وازن نییە وازان شتێکە باسی سەردەمی سلێمان عەلەیهی سەلامیان لۆکەم سەحری ئۆنلاین لە ڕێگای تیکتۆک و لە ڕێگای سناپ و لە ڕێگای ئەو سوشیال میدیا ئەو ئەکاونتانە دێتە هەموو ماڵێک وەڕیکلام لۆ خۆیانەکەن وەمە بە چاوی خۆن لە تیکتۆک ئادیتیتن بەناو شێخ فلان بە گرێنتی 100% بەماوە یەک هەفتەی لە پیاوەکە جوداکەمەوە من کەسێک پرسیاری لێ کردم تەلەفۆنی لۆ کردم گوتی مامۆستا قسەم لەگەر بەناو شێخێکا کردیا وعدی پێدایمە لە مودەی 13 ڕۆژی مێردەکەم بە سەحری بکوژی ئەگەر پارەکەی تەسمیلی کردم دەبی ئیشەکەی من سەر بگری ینی لۆی نەیکردبوو بزانم گونەحبارە بیاننا لۆی کە پرسیاری کردبوو ئەگەر سەحرێک لە پیاوی خۆی بکات لۆی کە بە 13 ڕۆژ بە سەحری خواردن هەناوی کاول کات و لە ناوی ببە داخوا ئیشەکەی سەرەگری پارەکەی جێخۆی گریاننا لۆی سەحری ئۆنلاین یەکێکە لە سەحرە پیسەکان کە دام و دەستگای ئەمنی ئەتوانیت سەیتەڕی لەسەر بکە توانین ئیشی لەسەر بکە و زۆریش خراپە و با ئەوەی کە من باسم کرد هەموو ماڵێک ئاچوویتە هەموو ماڵێک با لە خۆی ئەمین نەبێ لۆی کە سەحر لە ڕێگای ئۆنلاین کچەکەی کوڕەکەی ژنەکەی یا پیاوەکە بەخۆی تووشی ئەو حاڵەتە بوو بێ باشە یەک بابەت لە شوێنێک گوێم لێ بۆ دەمەوێت تۆ پشت ڕاستکەی بزانین تا چەند ڕاستە هەندێک جۆری کلیپ گۆرانی یان هەندێک جۆری ئەو بابەتانە بۆی زۆرترین بینەریان هەبێت بە جۆرێک لە جۆرەکان سەحری لێ دەکرێت لە چاوی ئەو خەڵکەی کە زۆرترین بینەر و ڤیو هەبێت ئەمە ڕاستە؟ مامۆستا ئەمن چوومە ئیسکان چوومە مەتعامێک باشە یەک تەلاسیمی ئۆندەی لە دیواریدا بوو باشە خەڵک نێزانین بەزە من نازانم کابرا لەگەری دانیشتمەزانم سەحر و تەواوە سەحر هەموو کەسێک ئەیکا و لەبەر حساسیەتی ئیشی ئێمە هەموو کەسێک سەردانی ئێمە کردو پەیوەندیانە پێکردیم گۆرانی بێژ سیاسەتمەدار خەڵکی زۆر بەناوبانگ سەردانی ئێمە نەکردەوە تووشی سەحرا بووین و بەخۆشیان قسەیان لەگە ساحیرا نەکردیا یەکێک لەو شتانەی کە گۆرانی بێژ ئەیکا لۆ ئەوەی کە جەلبی خەڵک لۆ خۆی بکە باشە سەحر ئەیکا بە تەئکیدی سەحرە جاری وایە جۆ لە گۆرانێک لە ڕووی هونەریەوە یعنی نەمیلۆدیەکە نەشتێکەکە بەڵام خەڵکێک شەیدایەکی سێریە کورتیشە زۆر ڕەنگە بۆ دەرەجەیە نەبی مامۆستا ڕەنگە بۆ دەرەجەیە نەبێ بەس ئەکرێ کەلیماتەکان ئەگەر کەلیماتی سەحری و تەلاسیمات بن و خەڵک گوێی لە ڕابگری لەگەڵی تێکەڵاوبی بەتابەتی ئەو گۆرانێک کە لی تێناگەی ئەزنەبیەکان لۆن لە مۆندیال گۆرانیەک هات خەڵک لە خۆی گەورە و گچکە لەبەری کردبوو خەڵکی تێ ناگەیش باسی چەکە کە ئەو قسەیەک لەسەر ئەو گۆرانی هەبوو کە بەشێک لە تەلاسیماتی تێدابیت و کاریگەری لەسەر خەڵکی بەس ئەکرێ بوو باڵغەش لەو بابەتانە زۆر بکرێت زۆر باشە بابەتێکی دیکەیە دەگوترێت شێخ ڕۆحانی سەحری ڕەحمانی سەحری سپی یان ئەوەش نازەم چی ئەلەساس ئەوە نەجاسەتی هەیە سەحر بەڵام جۆرێکی دیکەی هەیە ڕۆحانی و ڕەحمانی باشەکرێت حسابی خۆیان مامۆستا سەحر هەر سەحرە سەحر ئەسود و ئەبیەض و هەمووی سەحر هەر سەحرە عیلاقەی ئینسانە لەگەڵ شەیطان وحكمكشي كفر وما كفر سليمان ولكن الشياطين كفروا يعلمون الناس سحر همي كفرة أجسبي بأجر روحاني ببهر ناويق لجهر ناويق بكريه سحر هالسحرة لبر مواصفات سحرك هو كابر نري من الشيخ نري شيخي روحاني نري ملامة نري ساحر هيز ناويق لخوينا بس بريا من أي شيء كان بس عملكي عمل شيء سحر بيت أو السحر هر ناويق شيء ليني ليه مثلا مشهور بامصا بيرين خوراتي روحي يعني ناويق كي لين لمشروبي بۆ لە صفاتی مەشروباتی ناکەوێت ئەگە خۆراکی ڕۆح بێت
ئەگە هەر ناوێکی لێ بنێت سەحر هەر سەحرە و حکومەکەشی هەر کوفرە. مامۆستا ڕەنگە ئێستا زۆرێک لە گەنجان چکت چ کوڕ ئێستا تەمەشا بکەن وڵڵا ئەو سفاتان لەکنە منە ڕستقم گیرایە ئەمن ژنی دەینم ئەمن مێر دەکەم یان ئەمن دەست دو هەر ئیششی دەکەم فەشل دەینی کەسێکی ڕسق گیران و چارەسەریەکەی چوونە مامۆستا مەرزنی هەر کەسێک ڕسقی گیرا سەحری لێکراوی مەرزنی هەر کەسێک مێردی نەکە سەحری لێکراوی مەرزنی هەرچی ژنی لۆ ڕێگنەکە سەحری لێکراوی هەر ژن و مێردێک کێشیان لە دروست مەرزنی سەحری لێکراوی سەحر کۆمەڵێک مواسەفاتە کەمە لە بیدایەتی باسی نیشانەکانی سەحر کرد و بەوە زیاتر بە دیارەکەی لە کۆتاشت قورئان بەخۆ بخوێنن یان گوێ لێ ڕابگرن یان سەردانی مامۆستایەکی شارەزا و ئەهلی اختصاص بکە ڕەنگە کێشەکە نەفسی بێ هەندێک جار کێشەیەکی مادی بێ هەندێک جار کەسێکی سێم دەستی لە مۆزوعەکەیدا بێ سەحر لۆیە ئەگەر ئەو کەسە کو ئەزانی بەو سیفاتانی کە لە بیدایەتی بەرنامەکەی باسم کرد ئەزانی ئایا چاو نەفەسە ڕسق زۆربەی کات کە بێبەرەکەتە ڕسق بەرەکەتی تێدانە پارەکە هیچ بەرەکەتی تێدانە ماڵەکەی کۆ ناکاتەوە لەوەتەی هەیە ئیشەکات نەبووتە ساحب هیچ ئەو زۆربەی کات پەیوەندی بە چاو نەفەس بە دەرەجەیەک فەوتانی نوێژی بەیانیان کەم تەرخەمی لە ذکرەکانی بەیانیان و ئێواران و گوناحکردن بە تایبەتی نەزەرکردن بەتایبەتی نەزەرکردن بەرەکەت لە ڕسقی ئینسانی نایری. باشە مامۆستا ئەمە هەرچەندە خلافی هەیە بۆتە دوو بەش زانایان لەسەر ئەو بابەتە دەمەوێت تۆ کە کەسێکی مبارسی لەو کارەدا ئەوە بزانین کە جن لە ڕێگەی سەحر و ئەم بابەتانەوە دەچێتە لەشی مرۆڤ یاخود تەنیا مەسە. بەڵێ هەرچەند بابەتێکی خلافی و دوور و درێژە ئێمە یعنی ئەگە کەسێک گوتی جن ناستە قەلبی ئینسانی ڕقمان لێ نابیتەوە و بە کەسێکی گومڕای نازانین وەگە کەسێکیش گوتی جن ئەستە قەلبی ئینسانی دووبارە بە گومڕای نازانین و بە شتێکی نازانین کە مبالغەی کردبیت هەردوو بەڵگە هەیە بەس بەڵگەی ئەوەی کە واقعی ئەمە ڕۆژانە خەڵکی بینم 100% جن ئەڕواتە ناو قەلبی ئینسانی و لە ڕێگای سەحر ئەڕوا لە ڕێگای چاو نەفەس ئەڕوا لە ڕێی خەم و خەفەت ئەڕوا لە ڕێی ترس ئەڕوا و لە ڕێگای گوناحکردنیش ئەڕوات لە قەلبی ئینسانی هەندێک جار قەرینی خۆیتی هەندێک جار ئەو جنەیە کە لە ڕێگای سەحر هاتیە بەتاکید ئەڕواتە ناو قەلبی و بەڵگەکانیش لە قورئان و لە حەدیث و لەوەی ڕۆژانە بە چاوی خۆ نەبینین گەلێک زۆرە. مامۆستا لەبارەی قەرینەوە دەبڵێ آخر گوتم مۆزوعەکمان هەبوو لەسەرمە گوتمان با باشە با زانیاری لێوە بگرین باسێکی قەرین کە و قەرینە چییە چێە دەیناسی؟ ئەوەی مامۆستای سەحر و مەسەلەی جن و شەیاطین لە ڕەمەزان غەیری ڕەمەزان کاریگەری هەر هەیە بەتاکیدی بەس وەکو ئەوەی کە بەسترێتەوە مەسئلەی بەستنەوەی شەیتان پێغەمبەری خوا فەرمووە سوفیدەتی الشەیاطین فەرمی لە ڕەمەزاندا شەیتانە بەسترێتەوە علەما فەرموون قەرینەکەی خۆتە کە ناتوانانی وەکو جاران کاریگەری لەسەر بەجێ بێری ناتوانانی وەکو جاران و بەتاکیدیش ڕێژەکە کەمە بیتەوە تەسیرات کەمی بۆ ئینسان التزاماتی زیاتر بیت و قورئانی زیاتر خوێنی. باشە واللهی برادرن ئەگەر دوسێ دقیقی دیکەمان بدەنێ مامۆستا سەلیم بابەتێکی وروژاند ئەویش بابەتێک کە قسەی لەسەر بکەین لە دوای ئەوەشدا باسی قەرینەکە بکەی پێش باسی قەرینەکە باشە پێش ئەوەی باسی قەرینەکە بکەی ئەوەی کە ینی دەستماکەوت و جێمان لێ بووە لە زانیاری لەبارەی سەحرەوە دەگوترێت بە تایبەتی لە دەشەوەکەی ئاخیریدا جۆرێک لە گرتنەبەری ڕێکاری سەحری هەیە خۆ ئامادەکردنێک کە بە تایبەت لە دەشەوەی ئاخیریدا ئامادەکاری دەکرێن ساحیرەکان بۆ سەحر ئەمە تا چەند ڕاستە؟ ساحیر بەتاکید لە مانجی ڕەمەزاندا وەکو باقی هەموو خراپەکانی بکە ئیش و کار و وەزیفەی کەمە بیتەوە و خەڵک کەمتر ڕووی تێکا و خەڵک ئیلتزاماتێکی پێیابی ئەوە لە هەموو کەسێک بە دیارەکەوی شەیتان هیچ ئیشێک بەبێ پلان و بەبێ تەختیر ناکە یەکێک لەو شتانێک کە ئینسان هەستی پێکا لە یەکەم ڕۆژی جەژن هەستی پێکا گەڕانەوەی خەڵکە لەسەر گوناه و تاوان ئەو ئیشی شەیتانە بەتاکید ساحیری ئیشی خۆی ئەو حازرەکە هەم بازارەکەی بیتۆ زیاتر هەمیش لۆ نوێکردنەوەی ئەو سەحرانەی کە عەقدیا هەیە ساحر عەقدی لەگەر جنیا هەیە و لەگەر نەخۆشەکانی هەیە لەگەر مشتریەکانی کە سەحرەکانیان لۆ نوێ کاتەوە لە ڕەمەزاندا ئەو کاریگەری نامینێت هەمووی لە پاشی ڕەمەزان قەرین چییە؟ قرين أو زنيك بيغمر فرمي وما منكم إلا وكل له قرين بيغمر فرمي هيز كسيق لإيوانيا إلا قرين يقل زنيا لقل دا أمري بخرابة بيكا قناحي للا جوانك همو قرينيك خرابة همو قرينيك خرابو أو خراب أو زنا خراباننا كلا بيج إنسان دا هبو لبيج آدم باشا خايقرا فرمي آدم كردا خليفة أرز كلا كاتك دا لبيج وان دا زن لسا زيوبون باشا أو زنانا قريني إنسان دجمني إنسان أو عداوة أو زنيك أمرت بيكا بخرابة قناح للا جوانك قالوا لسا عبادة قرصك أو زنيا كتواني بسر دازال بي جناهت بيبكا لعبادة ساردت كاتوا خرافة بيبكا بأساني بسر دازال بي وهندك زا أو قرينة لقل ساحر اتفاقك ليك بس زيادة بسر دازال بي زور بي أو نخوشاني كهاوارا كانوا هرا بررانا وسن قرينة كي خويتان بسر دازال قرينة بيشو يقل زيانا بيتوا حتى قيامت يغمبر فهم صلى قلت يعني أتوج يا رسول الله قريمة قلت يا ميجا هيتم
بس والله ما يخون هل مسلمان أمريش كله. بكردم بقسم لك إسأل أجر من نيوجيا كافي غمر صاص بوتو مسلمان مسلمان قرينة يجي. تاك قرينة كالسر أو كحب بلغي لسنة تنها أو بيغمبري صلى الله عليه وسلم كوتاشتو بسريعي لو باسكم فرمو كۆتاشت کە بە سەریعی باسیکەین نیشانەکانی سەحری ماڵ چۆن زای مالێک سەحری لێکرا نیشانەکان گەلێک زۆرن بە زۆر ئەساسیەکەی ئەو ژن و مێردە لە دەرێ عیبیان نیە لە ناو ماڵی خۆیان وەزعیان تێکەسی زۆربەی کات لە ماڵێ قەلبیان تێکەسی ئەو پیاوە پێ ئەباتە ناو ماڵی خۆی قورجێ گیرێت پێ لە دەرێ تەلەفۆن لەگە خێزانێکە چۆنی ژیانە دێمەوە و چوو پێ ناوێ ژنەکەوازان هیچ لە گۆڕێنیە پێواتە ناو ماڵی ڕاست قەلبی گەرمدارێ ڕاست نیوچوانی گەشتەبی بەدەستە خۆینی یەکێکە لە نیشانەکانی سحری وجود لە ماڵێک کە لە ماڵی سحرەکە موجود بی یعنی لە نوشتەیەک ماڵەکەی بگۆڕن نەمەرزیە بیگۆڕن ڕۆژانە لەسەر هەندێک ئاو کەمە عیلاجەکانی شما بزان باس نەکرد لەسەر هەندێک ئاو قورئان بخوێنن ئەو ماڵی هەفتەی 2000 بە ئاوی قورئانی بڕشێنن سوڕەتی بەقەرەی لە ماڵی لێنن زیکرەکانی بەیانیان و ئێواران بکەن هەر باش نەبوون ئەو کاتی ماڵەکەی بگۆڕن نەکە تو هەندێک مەلا یا هەندێک بەناو شێخ هەیە ماڵەکەی هەموو پێ ئەفرۆشی هەموو پێ پێ ئەسۆتین ئەوانە صفاتی دوم لەزبوونی صفاتی سحر لە ماڵێ زۆر جار لە خۆ بۆنێکی ناخۆش لەو ماڵی دەبێت کە مەزریان جیرابیان هیچ شتێک لەو ماڵی وجودی هەبێ جار بەجار ئەو بۆنە ناخۆشە دێ سێمیان هەندێک جار لە ماڵی خۆیان تەقەتەق و دەنگەدەنگ و شتی هەست پێکەن تەقەتەق و دەنگەدەنگ و شتی لەو ماڵی هەست پێکەن و چارەمیان هەر کاتێک بخەون ئیلا خەونی ناخۆشە بین لەو ماڵێ و ئەگەر میوانێکیان بێ ئەو میوانش لەو ماڵی خەوی ناخۆشە بینی تو ڕاپەڕین لە خەوی دروستە بی إنشاء خودش ما ترازي فارسي ديري همي السحر والسحر كرا وجادو نوشتي وانت ما مستسلم دريس شكتها وڵای مەبەستم دژایەتیان ناکرێت لە ڕێگای ساعیرەکانەوە بەجن بەجن و بەخۆشیان یعنی بە تهدیداتکردنیان بە سووتاندنی پەیژ و ئەکاونتن لەبەرەوەی ساحیر مەرزنی ئینسانی سادەبی هەندێک جار لەوانەیە کەسی زۆر ناسرا و دیاربی ڕەنگە بە هەموو شێوازێک لە مادی معنەوی لە هەموو ڕۆکەوە دژایەتی نەکرێت بەسی بەخوای گەرا بەس إنشاء خود ما همية بارز حتما مامۆستا دەستی خۆشبی لەسەر ئەوەی معالیز و ئەوانە طبعا برادرك خۆی کردە معالیز ئیدی مامۆستا لە تازیان قورئانی دەخوێنی عیبی نەبوو ئیدی بووە معالیز دەچوو لە سەوی دەخیند و لە سەوی دەخیند و گوتی ڕۆژ یەکە کات گوتی وەرن لە مارێ گوتی خێزانم عفریتێک چوویتە قەلبی لا إله إلا الله گوتی ئەمریش گوتی وتم چوم گوتی وتم بە خير وبارك علاج كان چەفێکی دادەنا و ڕیش و کڵاوەکو مامۆستا دژداشش سپی و خۆی تەواو کردووە شێخ شێخشتاوە گوتی دەچم لۆی عیلازم دەکرد لۆ من دەیگو عیبینە لە خۆمەڵعام بووی مە شێخ دەگو عالم بەبە ناکەم وڵا گوتی سوم گوتی ئافرەتەکە بەتانێکیان پێدادا بوو گوتی دەرکیان کردوێتی مامۆستا تا دەرکیان پێدا بوو گوێ یەک لەبەرم وەرە نەگۆ وڵا گوتی چوم گوتی چوم لەسەر سەری دانیشتم گوتی دەستمە سەری دانە گوتم أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وينزل من القرآن گوتی گوتیان مامۆستا چ بوو مامۆستا ئافرەتەکە لە بم بەتان ڕاست یازی گرت بوو دەستی لۆ عەوە لا حول ولا قوة إلا بالله العلي العظيم ئەوە ئیش شو نییە ئەوی شەی دەکەێت مامۆستا هەندێک کەسێ هیوەی نییە ئەتلۆچوی وڵا گوتی ئەمریش لە بن سەری درێژ گوتی ئەمریش درێژ مامۆستا هەندرێن عفريتك تناقل گوتی ئەوە چوومە عیلازم گوتی ئەمریش بەتانێکیان پێدادام لە پشت سەری سلامت مامۆستا طبعا معالجش كهبو بس هو جهازنا جيرابي نا او قوتي سوبنا اوي جني دوم دقرا هذا جني بيني والله لسوي داخلين لسوي قلت يعني عفتك هي سبحان الله كسيشا بلام كباسي شو كردني لكن دك يعني باسي ميردي دكي يكسر او افرتك يقدس يا رأي نازم مسألة بستان وانا مامصا معلومات دیارە بەخت بەستان و یان ئەو سعری ئەو شانەیان لێ کرد بوو وڵا ئەوێش لە دوژنێ دەگەڕا تەمەنی سەر و 30 ساڵی تەواو کرد بوو باسی مێردە دەکرد دەگو شێت دەبوو برام ئینشاڵڵا هیچ نێ بەخۆم چای دەکەم عایدی من وتی وڵات چوو بوون و لە سەری خوین بوو سەری دەگو مێرد دەکەی ئێستا دەکەی دەگۆیش دەگۆ نازانم جارێ سەبزان کو دەبی دەگۆ ها بزانە باشتر بوو وڵا بڕشکەی خوین و بڕشکەی خوین و ئاخری چ دەرێ برام بۆ خۆیەوە زۆری دەوێ خۆر زۆر بیدەم لە خۆم چای دەکەم زبر وديان اتو كاكا هاتي ساري ولا رابك ري
ئەوش هەر نمونەکە لە سەرەوانێک کە خەڵکانێک یعنی بێ شارەزایی لەو مۆزوعانە کریتیانە کاسبی ئەخر تیجارەتەی باش و سەحوی بخۆی تیجارەتەش پڕ قازانز و پڕ پارەیە بەزسان مارکاولی دنیا و قیامەتیان لە دووە پارێزت شڵەوەکی کورت و کرمانجی معاوضاتۆش بیر نەکەن بسم اللهیە بەری هەر خۆرنەکە بە خۆرنەکە و وەکی مامۆستا دەست پێ گوتی بەس هاوڵینیە ئیماندارا بکەن بەتاکید ئەوەش هەمی خودش ڕازی بێت مامۆستا ئیشڵە دی یا ربی خوا لێ ڕازی بی ئینشاءالله هەمی نەخۆشیە ئەم بڕۆم قوربان ئیزمەدەن ئەتوو ئاوەدانت کردەوە گەلێک یا ربی سپاس سلامت قوربان یا ربی هەر ئاوادان بی ئینشاءالله یا خوا سلامت یا ربی یاخۆ خێربی براگەرم قوربان یا الله خوشحالم برا یا خوا سلام خواهی گەرم مەحفوظ بکە ئینشاءالله مامۆستا گیان یا خوا سلام براگەرم هەر بژی مامۆستا یا خوا سلام برا ئاکسیڤان سووە ناوەزعک ئارێ بخۆی هەرگوت بە دوزا گوتم ئەو هاچی لەگەڵ يا ربي والله عندك ما مصطفى او منطقيه زور قرم ما كردبو او منطقيه زور سعر دا قصة شي كان ديالهم أبزلو أم الناس سرودة شي خوش عملوا ناس بشتي بشير سرودة شي تايبت بودنجة تايبتي ما شاء الله دعاء دا قرينو لاي ما مصطفى سليمي برات يا الله
حبيبا الله نازاني فرما يا رسول الله نازاني أي ما شاء الله ما شاء الله ما شاء الله وي دستي تدخوش وي دنجة تهرب من يا ربي اللهم صل على محمد صلى على محمد وعلى آله خوش وصحبه بس وسلم. خوش بيا أخوان اللهم صل على محمد وعلى آل محمد گرم بی بجاری میزامه گرم بی او چیه بتمین دکانه چکینه سیواسور أو تسير اوه نوعی که ماستی اوه نوعی که لیمو اوه لیره پرشوی دکیم بره اوه خل از خود سیوانو خون حتى لو بعرف بلام زين يا لو اخيرا بتايبت للسوشيال ميديا شيبان بابتك بلاوي تدخل ماستر دابا عندنا بريدو سيريان هنا تارسي بدوسي ما مستطيع زاني وموضوع تيا او اشتري ما عندنا ما هو يك للسوشيال ميديا زور موضوعك بقرم وقريب بلاوتو بويتا موضوعي يك حفته هم الى سرتسي مثلا اي او السيوه بدت او السيوه عندنا وسيا سيوه بيش تايم السوا يعني موزة سيو اما تزاري نازن او السيوه يعني شتا تشي ديكيه اكيد مية لا سوشيال ميديا ما هو كبلاوتو كاكا زرده دريجه قوسه وشي موزيه تو زونا بو موز نولا او بلانتاينا او موزنيه وتصنص على هردا خوين بتامي موزي بلانتاين لچی هات ام نازانم بلانتاين چه جوازي لقل موزي نازانم سودا كاني بلانتاين لقل موزي چه نازانم بها خوراشي كاني تيا أو تيا بويتا موضوع استا شكل لا يخلشي دروز بويا مثلا ادي او السيوه او تصنص على خوين نازاني ادي او ماستا ادي او نازم او الطحينه يعني امن بدودي استاذ نازم ها او بتواوي سيوا زور جوانا ولا سيوي ناخو غزة شيلة اخوي ام بوفي مساله ام بريورير سر نودين والبريورير سر وانجي نودين او كاموزن يوم بلانتاينن البازاري تنفروتن اندازيار خوراكي اندازيار لشكر حميد خدي حسكت افشا بدت ديال مضابط كو هما اوي بخو اف بابتا ورجون ديال ناف سوشيال ميديا دا اوي بكيتو بيجي اف بابتا صوت عليه صلاة نابت يا حبيبي باشي باشي باشا تمام ياسر باشا زور سباس مامسا سليم اتو برو ايرم فرم عفو لا مامسا زور زور قال ماذا بيزيك مزيك بينا عفوا زاني بيزا كبينا ولا يان تا مشكلة نية دي تو هرت سيديوس دير دينيد فرمو دانش فرم قال بخيراتي زور سباس بخير بس بيا رمضان تاجي بيروس ليوش بيروز به زور سپاس لبینرانی کردستان بسیار بيروز وي هربجي با اما با جرينجا كدس بيبين بس دردك بله من نظرم اي موزه يان بلانتين بله. ولا بازاري هي براستيش استاش شو بزانين اصلا دستان خوش بيت دیاره سرتا گروی کنو بو بینران حالا تیگشنه که او کبرز هم بشه بکر موزو پلانتاین هر دو کان میوه هر دو کان بای خوراکیان برزه بلام لشوازی بکارهنان یا نجیاوازه شوازی بکارهنان که بون موز رژگی زور ویتامین و کانزاکانی تیاه تاموی لروی تامو حلاوی زیاتره شیرینی زیاتره و راستو خو اخورید پیویسی با آماده کردنیه و کلان و سرکردن و امانه و قیاسی زور گورنیه شوی موزکا قوسه بلام پلانتاینش هر صنفی موزه چون حسابونه برتقال من هیو لصنفی حموزیاته لهمان شو لا ننجيش مانه لا ما صنفه بلام ميوكي جوازه باي خوراكي جوازه راسه باي خوراكي زور برزه يعني شتيك نبلين خرابه بلانتاين بلام بلانتاين اگر راس خو بخورد لروي تامو تشيشوا تامو تشيشي تفتي هي شيرين نيه راسه باي خوراكي برزه وقياسي جورتره ولا عالميا نرخشي هرزانتره باشا واتا هردوغي هي لهر كردستان لروي زيان وزياني نيه بلام او بابتا كوروشا زياده لو روانجي وروشا بوي هم خلق بيناسي كبلانتاين تشيا باشا هم زانه لروي نرخو جوازيغي هي لكيو أو دزاني تو والله من راسكي زور دمجني ايزانم باشا هربو زانياري بينرانيش سالغال كاك محمد بيشوي بمنا استوديو باشا الرابورت مشاناوتي هر لموبايلكو با بيبينن اسا من رابورت كملا كبلاوبوتو لسر بلانتاين كالماوي 3 سالا بتابتي صالي 2007 زورتين رجي بلانتاين هاتو العراق صالي 2018 و 19 على رجي دابازيوا
ساڵی 2021 و 22 تا سەرەتای 23 ئەگەر برادرانی کامێرەکە بەڵام هیچ لۆگۆی هیچ شوێنێکی پێ لۆگۆی شوێنێکی لەسەر ناسایتێک عالەمیە باسی ئەوواکە کە لە ساڵی 2019 لە ساڵ 89 لە ساڵی 2007 زیاتراتەوە عێراقەوە بە بڕی تەنەکە نەنووسراوە لە ساڵی 2021 لە ساڵ 81 بە ساڵی 2019 زیاتراتەوە عێراقەوە بێجگە لەوەش یەک شتی تریش بۆ بینەران بۆ زانیاری زیاتر ئێستا بۆنە بەنسبەت نرخەکەیەوە ئەمە نرخێکی عالەمیە کە مۆز لە بینی 90 سنت ببوورە لە بینی 6 سنت بۆ 9 سنتە واتە کیلویەک مۆز ئەگەر ئەکڕێت لەو ئەرانەیە لە وڵاتێک و وڵاتێکی ترە گۆڕێ و لە سنفێک و بە سنفێکی ترە گۆڕە بەڵام ببوورە مۆز لە 110 سنت بۆ 150 سنتە بەڵام پلانتاینەکە لە 90 سنت بۆ 120 سنتە هەرزانترە یعنی بڕێک هەرزانترە زیاتر مۆزوعەکە بەو بابەتەیە وروژە ڕاستە هەردوو جۆرەکەی بوونی هەیە بەڵام پلانتاینەکە وەکو باسم کرد ڕاستەخۆ ناخورێت پێویستە بکرێتە ڕۆنەوە زۆر جارەکرێت بە جبسی هەرەوە بوو ینی دەمانگوت باشە مۆزی پێشان چەند خۆش بوو ئێستا نەبوونی هەیە نە هیچ ئەوەیە بەدڵنیاییەوە ئەوە دەتوانین بڵین بەڵگەیە کە ئەوەی زیاتر لە بازارەکان هەیە پلانتاینە نەک موزە هەردوو جۆرەکەی هەیە وەکو باسم کرد زیاتریان وەڵی ناتوان بە ڕێژێک بڵم ئەو ڕێژیان زۆرە بەس هەردوو ڕێژەکەی هەیە خوکو بەڕێز ژامەس پێکرد زۆر جار خەڵک ئەیوت مۆزی ئێستا تامی جارانی نەماوە ئەگەڕێتە بۆ ئەوی کە تامەکەی تفتە ڕاستە مۆز ئەگەر مۆزێکی احتیادیش بێ ئەگەر سەوز بێت پێ نەگات تامی شیرین نییە بەڵام زۆر جار زەردیش بوو هەر تامی شیرین نەبوو هەر بۆنی نەبوو هەر تاموچێژی نەبوو ئەوە بەدڵنیایە پلانتاینە باشە چۆن بناسرێتەوە ینی کە ئەو مۆزە ئەو پلانتاین بەڵێ بەنسبەت ناسینەوەکەی بۆنە لە ڕووی حەجمەوە مۆزەکە قیاسی بە ئینجەگەر حسابیگەن 6 ئینجە تقریبا 15 یعنی زیاتریش هەیە قیاسی بەڵام بە شێوازێک ستاندەر لەو نزیکانەیە 15 بۆ 7 سانتیمە فوتەکەت پێ لە ڕووی دەوڵە بە چاو سێری گێزان لە ڕووی قیاسی ئەو زۆر گەورەترە لە ڕووی وەزنیشەوە پلانتاینەکە وەزنی زیاترە ئەنجا لە ڕووی توێکڵەکەشیەوە مۆزەکە توێکڵەی نەرمە پلانتاینەکە توێکڵەکەی ڕەقە ئەنجا لە ڕووی شێوازی مۆزەکەشەوە نوکەکەی تیشترە وەکو مۆزەکە نییە بەپێی ئەوانەی کە مافەدڵێ مامۆستا سەلیم زیاتر ئەتو پلانتاین خواردیان موز بەخوای پلانتاینەیە زیاتر ئەوە دەبی ئەوها بیست کە بەدڵنیاییەوە هەمومان پەلچی مۆز ناسکەی ینی ئەوها لێ دەکەی تەمەشا دەکەی ینی مەیمونەوای لێ دەکە باشە ئەوی دیکە دەوی بە هەموو قۆتی خۆت بیشتێنە یان بە چەخۆی یان لەمە پار مەسن توانێت هەر کەسە لە مارە مەیمونە چێفی ئەوش ماقول جانەوە بەدڵنیاییەوە وەکو باسم کرد بۆی بە هەڵە بینەران نەگات هەردوو جۆرەکەی بای خۆراکی بەرزی هەیە ئێستا بوو بۆرە دێمە ناو قسەتەوە ینی ئێستا تۆ دەڵێ مۆزەکە بچووکترە بەڵێ پلانتاینەکە گەورەتر هەندێک کەسی دیکە پێچەوانەوە دەڵێن نا مۆزەکە گەورەترە پلانتاینەکە ناوەی کە منێڵە من دیارە قسەی خۆم نییە ئەمە شتێکی ستانداردە باشە بەشێک لە شارەزایان یان پسپۆڕان لەو بوارە هاتن ئەمەیان ڕەت کردەوە ئەم بەچوونەی تۆ بەڵێ بەدڵنیاییەوە یەک شتە پێڵم کاگەندرێن من ئەو بابەتانەی کە ئیشی لەسەرەکەم من یەکەم کەسم لە بواری خۆراکە بابەتی من کۆڵکاریشی لەسەرەکەم حەزەکەم بۆ بینەرانی ڕوون کەمەوە ساڵی 2007 ئیشم لەسەر RDSP کرد وتمە واردێکێت هەرێمی کوردستان و مادەی هایدرۆپیرۆکسایدی تێکرێت ئەو کاتە لیژنەم لەسەر گیرا و زەڵجەیەکم لەسەر دروستکراوتیان ئەمە لە خۆواڵە و خەڵکە ترسێنێ بەڵام خۆشبەختانە ساڵی 2022 سەرۆکی ئەنجومەنی وەزیران بڕیاری دەرکرد لیژنێکی تحقیقی دروست کرد کە ئایا ماردە هاتۆ هەرێمی کوردستانە تەنانەت و کۆمپانیانەی کە کوالیتی کۆنتڕۆڵشن لە حدودەکان پشکنیان بۆ کردووە دەرکەوت پشکنیان بۆ نەکردووە و تەنانەت وەزارەتی کوشت و کاڵیش لێدوانی لەسەراکە و ئاردەی لە وڵاتی تورکیا هەرێمی کوردستانەوە ئەو مادەی تێکراوە بۆ نمونە بابەتێکی تر کە ئیشم لەسەر کرد یعنی تۆزێکی پێسێت تاکو خەڵک تەقبولێکا بەس بەدڵنیایەوەی کە منە لەم هەمووی ئەساسی علمی و زانستی هەیە بنێشتی کوردی من 6 مانگەوە پێش ئیشم لەسەر بنێشتی کوردی کرد وتم ئەو بنێشتەی کە لە هەرێمی کوردستانە با کوردیە فرۆشێ بنێشتی سینیە کاردانەیەکی زۆر زۆری هەبوو لە وەزارەتی تەندروستی لیژنەی لەسەر دروستکرا داواکاری گشتی هەموو لایەنەکان لەسەری هات نەخەت بۆ زانیاری بینەران من بە داواچوونی وردم کرد بوو بنێشتی کوردی لە هەرێمی کوردستانەوەی کە بەرهەم دێنرێ بەشی لە سا 9 هەرێمی کوردستانیە کرد لە سا 7 چوو بۆ وڵاتی ئێران یعنی لە سا 2 مایە بۆ هەرێمی کوردستان ئەوەی تر لە وڵاتی سینەوە بنێشتە کوردی لە بازار دەفرۆشی لەسەر سنی و لەسەر ئەمانە لە سا 90 بنێشتی کوردینیە کە بە کوردیە فرۆشێت بنێشتی سینیە سینی عنی چی لە بەری سنۆبەر لەگەڵ مادەی کیمیایی تەنانەت مشتەقاتی نەوتیشی تیا مردمەتە تاقیگە پشکنم بۆ کردووە دروست دەکرێت بە بنێشتی کوردیە فرۆشێت ئەو کاتە لە وەزارەتی تەندروستیەوە لیژنە بەسەر مشتەقاتی ئەم بخۆم گوتیتم ئەوە بۆ نەوتی لێدێ بەدڵنیایی بنیشت کە خواردم دەڵم ئەوە بۆ نەفت جا ئەم بەبەستم لە چییە ئەمەی مۆزەکەش
بەدڵنیایەوە والله باسی لە مۆزەکە ئێستا دێنەوە دیسان بەس ئەو بنیشتی کوردیا موزەکەی لێگەڕێ باوی بنیشتی کوردی سینیە یعنی ئەو بنیشتەی کە ئێستا لەسەر سینیە بە پارچەیە دەفرۆشترێ بە چیلۆ دەفرۆشترێ بە نازانم چی ئەمە سینیە بە وەکو خۆی بڕات باش. ئەتوان بڵێم لە سا 90 ناتوان بڵێم لە سا 100 سینیە بەڵام لە سا 90 سینیە من تەنانەت ڕۆژێک لەلایەن بەڕێزان داواکاری گشتی سلێمانی بووم دانیشتبوو لەلایەن ئەوان کتابیان کردبوو بۆ تەندروستی کە جواب باتەوە ئایا ئەم بابەتی کە لەشکر حەمیدیشی لەسەر کردووە ڕاستە ئەوان لە وەڵامە کە جوابی داواکاری گشتیان نابەوە نووسیبیان بەڵێ لە ساڵی 2014 ئەم بنێشتە لە وڵاتی سینوێت هەرێمی کوردستان لە ساڵی 2019 لە تەندروستی پشتینی بۆکرێت بەپێی ئەو ئامێرانەی کە لەبەر دەستمانە کە ئامێرەکان ئامێری بەکترۆلۆژی پشتینی بەکترۆلۆژی بۆکرێت دیارە خۆی ئەگەر مشتەقاتی نەوت بێ بەکتریا سەری گەشە ناکات بەپێی ئامێران لەبەر دەستمانەیە لە ڕووی بەکترۆلۆژی و کێشەی نییە بەڵام من بردم لە تاقیەکی پێشکەوت و پشتینی پێکهاتەم بۆ کرد لە ڕووی کیمیاییەوە بەڵێ لە سا 90 ئەو بنەشتەی کە بنێشتی کوردیە فرۆشێت لە وڵاتی سینەوەیەت بنێشتی کوردیە چۆن بزانین ئەمە بەنیشتی کوردیە ئەمە بەنیشتی سینیە بەڵێ بەنسبەت بنێشتی کوردیەکەەوە لە ڕووی ڕەنگەوە ڕەنگی شیرینیە وەکو بنێشتە سینیەکە زەرباوێکی ڕوون ئەو زەردە کریساڵەکەش نا زەردێکەیە کریساڵاوی ژەر سینیە بەڵام لە ڕووی ڕەنگەوە ڕەنگی ینی شیرێکی زۆر تۆغ نییە بنێشتە کوردیەکە بەڵام ئینە بوو بنێشتە کوردیەکە شیرینیە بنێشتە سینیەکە شیریە لە ڕووی تامیشەوەکو کاگەندرێن باسی کرد وەکو ماساندرێن باسی کرد ئەو تامی هەر یعنی لە دەم تا ئەگەر تۆزێ بیزوی دان عزیێتەیە ڕقە هەر یانی خۆی تامی تفتیەکی هەیە هەستەکەی کە ئەمە مادێکی کیمیایی ینی هەر بە تام و چێش هەستی پێەکە هیچ بۆنێکی کوردیشی لە ناتەنات بۆنی کە بنێشتی کوردی بۆنێکی زۆر خۆشیە و بەرامێکی خۆشیە بۆنی زۆر بڵاو دەبێت بەڵێ بەدڵنیاییەوە بینە سەر دکۆڵمان بازارێکماندانێت ئەوانە چیهانیان لێ دڵنیا بین کەەوە لە بازار ئەوەی لە بازاری هەیە ئەوە نەوەکە چیهانیان کاگەندرێن باسی بزای ئەمە سێوە ئەم سێوانە کە لێرەیە ئەمە دەستان خۆش بێکەنادانە حەزم کرد باسی یەک شت کەم بۆ بینەران ئەو لە چێت کڕی وەڵامە لە بازاری هەولێر ئەو بازار و بەڵێ ئەم سێوە ساگەر بینەران بیبینن ئەمەی بەدەست منەوەێر پێشتیش بەڕێزێکان وتیەوە ئەڵی پۆلیش کراوە تەلمیع زۆر تەلمیع خۆی میوەکان لە سا 85 بۆ 95 ئاوە زۆربەی زۆری میوەکان ئەمە کە بۆمان هەناردەیە کرێت ئەم سێوە بە حساب سەوێکی ئەمریکیە بۆی کە ڕوتوبەکەی نەڕوا بۆی کە وەزنی دانەبەزێ و کوالیتەکەی ناشرین نەبێ تەلمیعیەکەن بەڵام بەچی تەلمیعەکەن ئێمە دوو مادەمانەیە پێی تەلمیع کرێت مادەیەکان کە پارافینی خۆراکیە مادەیەکی دریشمانەیە پارافینی کیمیاییە نا شتێکم دێ وەکو چەقوەک شتێک بزانم ئەوە چیە لەسەری ئێمە دوو مادەمانەیە دانێکان خۆراکیە پارافین ئەمە بۆ تەلمیع بەکارێنە ئەو کونانەی پێگرێ بۆی ڕوتوبەکەی نەڕوا مادەیەک ترمانەیە پارافینی کیمیاییە من ئەمانە لە تاقیە پشکنی بۆ کردووە ئەمە لە جۆری دۆمیانە کە لە مشتەقاتی نەوت دروستەکرێ دیارە ئەمە کە تۆ جارێک بخۆی چی لە ناکە بەڵام ئەگەر ئەم سێوە بە جوانی نەشۆرێتەوە ماوەی 15 خولەک لە سرکە یان لە سرکەی سروشتی بەداخە و سرکێش ناکە هێناوانەزە باسی سرکەکە ژەگەین ئەمە بێ ماوەی 15 خولێک لە سرکەی سروشتیە یان لە پەرمەنگەناتە یان بە ئۆزۆن یان لە خوێکی تەرکیزی بەرزانی خوێکی خستە بشۆرێتەوە و بەس هەر نەک لە ئاوکێڵی کێشەی بە تەواتی دەستی لێ بخشێنی ئەمە گەر ساکاگەندرێن بە دەستیوەتی دەستی لێ بە هەست بە چەورێکەیە کاڵی چەورە ئەمن پێشتریش بە چەقۆ یان دەتوان خەڵکی دیکەش ئەوە بکەن بە چەقۆ لی بکەنەوە بەڵێ باشە پاشان ئاگرێکی لێ بدەن دەسووتێ قرچی دێ ئێمەمە چکە پارافین ینی مۆم مشتەقاتی نەوتیان سێوەکی باش و تەندروستە لەو دووە وەکو سێوەکە خراپ نییە وەکو سێوەکە خراپ وەکو ئەو مادە ڕووپۆشەی خراپە یعنی ئەو مادەی کە پێی ڕووپۆشکراوە ساگەر ڕاستخۆ بیخۆیت ئەم مادەی کە پێوێتی زیانی چی ئەم مادەیەکە خۆین هەرز نابێ شی نابێتەوە لە ڕێی پاشەرە پیسایی فڕێ نادێتەوە لە ناو مایدا کەڵەکە بێت بە تێپەڕبوونی کات بەرگی لەشماندا بەزێنە و تووشی نەخۆشی درێژخانەکان مەکان بەداخۆ کە سابینین لە هەرێمی کوردستان لە ساڵی لە ماوەی 10 ساڵە بەڕێژ ئێستا بۆن ئەگەر لە سلێمانی باسکەم لە نەخۆشخانەی وە 10 ساڵ پێش ئێستا 2 ساڵ پێش ئێستا 2000 کەس تۆمارکراوە ئێستا زیاتر لە 90 نەخۆشخانە هیواد کردیانی ئەوە دەبێتەوە شێر بەڵێ بەدڵنیایە و مادە پارافینانە ئەمە مشتەقاتی نەوتە بەرگی لەشدا بەزێن و کارە بە نەخۆشی شێر پەنجە میوەی دیکەش ئەو مادانەی لەسرە پرتقاڵە لالێ بەڵێ بەدڵنیاییەوە زۆربەی زۆری میوەکان بۆ مادێ تەلمیع کرێت جا زۆر جار پرسیار لە منەکەن ئەڵێ ئەگەر توکڵەکەی لێکەیتەوە ڕاستە توکڵەکەی لێ بکەیتەوە مادا ڕوا بەس زۆربەی زۆری وڵاتانی دەرەوە شەرەوە هەیە نەخێر لە هیچ وڵاتێک مادەی کیمیایی بەکار نایێنێ بەڵام بەداخۆ لای ئێمە لەبەرەوەی وەکو پێویست پشکینەکانی بۆ ناکرێت بۆ شێوازە بۆمان هەنارداکرێت ئەین تاکو ئێستا
لە حدودەکان پشتینی کیمیایی بۆ میوەکان ناکرێتەوە یعنی دەکرێت بڵێن ئێستا ئێمە ئەوە بە پارەی خۆمان دەکڕین بۆ ماڵ و منداڵی خۆمانی دەبینەوە لە کاتێکدا پێی دەمرین پێی نەخۆش دەکەوین بە دڵنیاییەوە ئەگەر بە جوانی نەشۆڕێتەوە ئەو مادەی لێ نەکەینەوە هۆکارە بۆ نەخۆشی ئەمە بە جوانی شۆردنەوەکە خۆ پرۆسی شوشنەوەکە یان یەک ئەگەر 15 خولەکیش بێت ئەگەر 15 خولەکیش بێت 100% ناتوانێت ئەو مادە پارافینی لێ بکەیت چونکە ساوکو بە 15 دقەش بیشۆی لێ نابێت 100% ناتوانێت وەکو پێست دەکەیت چونکە بە چاو دیارانی ئەوە شتێک نییە تەلمیعەکەی زۆرە مادەی پارافینی بڵێ چی ئەمێ بڵێم پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان لە حدودەکان پشکنی کیمیایی بۆ بەرهەم کشتتوڵەکان بکات لە ڕووی پێستیسایدەکان و دژەمێرەکانەوە لە ڕووی مادە کیمیاکان کە بۆی پێوەیەکرێت و هاوڵاتیانیش ئەمانە کاکردن ڕاستخۆ نەیخۆن بە جوانی بشۆرێتەوە بۆی زیان بە تەندروستیان نەگەێنێ ئەم حسابۆ ماستی پاشیوات خوین و بەری ڕەمەزان بیشتر ڕەمەزانە ئەم تێشتات خوین ئەوەیان کە لە بازارەکان دەفرۆشرێ و زۆر لەو نەوعانە ماستەیان چیە ئەوەش ماست بەهای خۆراکی زۆر بەرزە بە تایبەتی بەزە و جۆرەیان هەموو نه هەموو جۆرەکان بەزەوە ویسمان ناوەکەی دەرنەکەوێت ماست بەهای خۆراکی زۆر بەرزە بە تایبەتی ڕێژێکی زۆر باش ئەنتیبایۆتیکی تایە بەکتریای سوودبەخشی تایە و کانزا و ڤیتامینی تایە بە تایبەتی لە ژەمی پارشێوە ئەگەر ماست بخورێت زۆر باشە بەرهەمە شیرەمەنەکان هەموو جۆرەکانی بەڵام ئەمەی کە بەدەست بنەوەیە سا بینەران ببینن لەسەری وستاوە لە سادەی چوری من حەزەکەم بە بینەران بڵێم ئەم لە سادێ چوریە چوری بەرهەمی شیرەمەنی نییە بە پێی ستاندارد ئەگەر چوری بەرهەمی شیرەمەنی بێت لە سادەش بێ کێشێنێت چونکە چوری شیرەمەنی واتەوەی کە خۆمان پێڵێن ڕۆنی کوردیویان ئەم پێکاتانە زۆر تەندروستە بە ئاسانی هەزمە بێت بەهای خۆراکەکەی زۆر بەرزە بەڵام ئەمەی کاکرێت ئەم ماستانە بۆمان هەنارداکرێت پاڵم ئۆیلەواتە چوری ناوکی دەنگی خورمایە کە ئەمە لە عالەمە ئاسا قەدەغە کراوە ئەم چوریانە یعنی من لێرە بە بینەران ئەڵێم ئەگەر ماسێکیان کڕیت چورەکەی لە 3.5 و 4 زیاتر بوو دڵنیا بنەوە چورێکی سروشتی نییە واتە چوری لەبەرەوەی چوری خۆی زۆر گرانە ئەمە ئەگەر چورەکەی خۆی بام هەر پرسیارشکە لێ بکەم لە وڵاتانی دیکەش ئەم جۆرە چوری هەیە لە وڵاتانی تر چوری هەیە بەڵام چوری ئاژەڵی باشە ئەمە نیە نەخێر ئەم چوریە نەباتێنی ئەمە چوری پاڵم ئۆیلە بۆ چونکە هەر بەپێی یاسای عێراقیش کە یاسای 30 ساڵ لەمەوە پێشە ئەم چۆرە ڕێگە پێدراونێ لەناو ماسا بێت یعنی ئێستا لە هەموو عالەما ڕێگە پێدراونێت چۆری پاڵم ئۆیل لەناو ماسا وڵای ئەوە زۆر ناخۆشە یعنی تۆ بە هەموو سیقەوە ئەتوو دەچی شتێک دەکڕی یعنی تو جاری وا هەیە ئەوە لە بەرچاو دەگری یعنی بڵێ ئەوە سەدا دە چوری هەیە تۆ بە هەموو قەنعاتی خۆتەوە باشە دەچی شتێک دەکڕی یعنی حسابی چوری دەکەی حسابی خوێ دەکەی حسابی توزانم کالۆری دەکەی هەر شتێک کەچی کە دەبێ و ماڵێ ئەوە نییە وڵای ئەوە کارە ساتە خۆی ئەوە کاگە هەندرێن چوریە بەڵام چوری سروشتی نیە دەنکی خورما ناوکی دەنکی خورما ئەمە ئەم چوریە بۆچی خراپە ئەم چوریە پێچوانەی چوری ئاژەڵی چوری ئاژەڵی و باسم کرد زۆر بە ئاسانی هەزمە بێت بەهای خۆراکی زۆر بەرزە بەڵام ئەم بە پێچوانەوە ڕێژەی کاربوونەکانی زۆرە بە ئاسانی هەزم ئەمە تووشی چیت دەکات ئەمە بە دڵنیاییەوە کۆلسترۆل زیان بەخشەکان زیاکە بێتەوەی گیرانی بۆریەکانی خوێنە بێتەوەی نەخۆشەکانی دڵ ئەگەر بە بەردەوامی بخورێت و بە ڕێژەی زۆر بخورێت ئەوە بریاتێک ئەو تەحینە بریاتێک وەرنایە وامزانی ئەوە حەزەکەی داینێ باک تۆز بنیشێ دیارە ئەوەکەی زەیتەکەی دیارە لەسەری دیارە باسی دوو مادەیت کە دەکەین بەخوای دیارە لە دوسێشت کە بخۆین باشتر خەفەت لەوەی دەخۆین بە باسی دۆشاوە بگەین کاگەن دیار لەسەری حەزەکەم باسی دۆشاو معجونی تەماتەیان معجونی تەماتەیان دۆشاوی تەماتە بەڵێ من لە تقریبا مانگێک لەمەوە پێش 13 نمونەی دۆشاوی تەماتەم بر بۆ تاران خۆم بردم لێ فەحسم کرد وتم زانم ئەم دۆشاوە کە بەشێکی زۆرشی ئێرانی بوو تورکی بوو ئی کوردستان بوو وتم زانم ئەو دۆشاوە لەگەڵەوە سەمپڵی خۆشیانە برد کە لەناو وڵاتی ئێرانە هەمان سەمپڵ هەمان شەریکە وتم زانم ئەو دۆشاوی کە بۆ ئێمە هێنێرن هەمان دۆشاو خۆیان بەکارێنن ئەوەی کە بۆم دەرکەوت بەداخۆ ئێمە لە هەرێمی کوردستان و لە عێراق بەگشتی بە پێی ستاندارد دێگەڕۆین بۆ کوالیتی کۆنتترۆل کە زۆربەی زۆری ئیسی ساڵ لەمەوە پێشە یعنی ستانداردەکانمان ئەپدەیت نەکراوەتەوە زۆربەی زۆری ستانداردی کۆنە سا لەموو عالەمە لەسەر کۆدێکس کارەکرێت بەس ئێمە یەکەم جار بە پێی یاسا لەسەر عێراقی کارکەین ئەگەر عێراقی نەی بۆ ئەنجا بمانێ بچینە سەر کۆدێکس بە پێی ستانداردی عێراقی ئەمە موادی حافزە ڕێگەی پێدراوە 250 ppm تیابێت بەڵام لە وڵاتانی دراوسێ تەنان لە وڵاتێکی وەکو ئێران کە بە وڵاتێکی دواکەوتوو ناوزەند دەکرێت 5 ppm ڕێگەی پیاوە منەوە دۆشاوە تەماتانە برکە بۆ ئێمە هێنێرن لەگەڵەوەی کە خوان لە ناوڵاتی خوانای فرۆشن بەراوردم کرد وتم زانم بۆ خوان چەندی تێکن بۆ ئێمە چەندی تێکن موادی حافزە موادی پارێزەر کە موادی پارێزەر بە نسبەی زۆر بێت زیانی زۆر هەیە بۆ تەندروستی مرۆڤ بۆم دەرکەوت لەو 13 سامپڵە یەک سامپڵی لە ئاسی ڕەنجی ئەوانە نەبوو یعنی بە پێی فەحسەکانی ئەو هیچی دەرنەچوو لە پشکنین هەمووی لە 40 50 55 ئەوەی کە بۆ ئێمە هێنێرن
55 ppm تیاوەتە پار پێر میلیۆن بەڵام هەمان دۆشا و هەمان مارکە بەس وڵاتی خۆیانە بەکارێنن کەمتر لە 5 ppm تایە بۆیە بەدڵنیاییەوە بەداخۆتوانم بڵێم ڕاستە ئەمە بە پێی ستاندارد لە فەحز دەرەچێت بەڵام وەکو باسم کرد ستانداردەکەی 30 ساڵ لەمە پێشە ئەپدەیت نەکراوەتەوە ئەمانە ڕێژێکی زۆر موادی پارێزەریان تایە ئەگەر خەمی نەخۆین ئەمانە بەدڵنیاییەوە تۆ لەمە ئەخۆیت لەوە ئەخۆیت لە هەموو خۆراکانە خۆی کەڵەکای بێ و زیان بە تەندروستیمانەگەێنێت وڵای ئەبێ بیخۆین بەس ئەبێ زیاتر گرنگی بین بە بەرهەمی ناوخۆ ئەوانەی کە لە ناوخۆی هەرێمی کوردستان بەرهەم دێنێت هەرچۆنێ بێت چاودێریان لەسەر لەشکر یەک شتی دیکە دوایی پاش بەرنامەکە پێشت دەڵێم کە لە کۆڕینەوە لەسەر کام پیلەوانە شکرد بێت یەشێک لە جۆرەکانی زەیت باشە ئەم هاوڕێیەکی خۆم پێ دەکەن ینی لێ کۆڵینەوەت کرد بەتەما بوو کە کارگەیەک دابنێ ینی کار لەسەر زەیت وانە بکە باشترین زۆری زەیت کە با بڵین لێرە پێی باش بۆ لەگەڵ خۆی بردو یەکێک لە وڵاتەکان هەندێک شت دەپارێزم نایڵم دواتر بە خۆتی دەڵێم لەوێ کە فەحسیان کرد گوتیان کاکە ئەوە چەند دەردەچێت بۆ من لە هەر دەبەیەک با بڵین کە دروست دەکرد یەک لتریە چەندە بۆ حساباتی مەسرف و هەموو ئەو بابەتانە ینی ڕقەمیش پێ گوت هیچ دەرناچی چونکە گوتی خلە بەر چوتیەوە پێکاتەکە هیچ پەیوەندی بە زەیتۆ نییە هیچ ڕۆن نییە من بە زیاتر بە تەفاسیل بۆکەم هەرچەنە مادێش بدە من نازانم هەرچەنە مەبەستمەوەیە کە لێکۆڵینەوە لەسەر ئەو بابەتەش کردومە حەزەکەم بە قسەش بۆکەم چەند جارە بڵاوم نەکردوەوە کردومە توێژینەوەکی زانستیش هەرچی زەیتە لە هەرێمی کوردستان ئابوونی هەبوو لەگەڵ ڕۆنەکانە سەمپڵم وەرگرت نزیکی 6 مانگە خەریکم لە کۆتاییام لەوە چێ لە 10 ڕۆژ ترا تەواو بێ ئینشەڵا زۆر جار گلەیەوە کەنەڵە نەو زەیتە هەر بڵاو نەبووە بەس زۆر وردەکاریە هەر سەمپڵێک 120 فەحسم بۆ کردووە لە دەروی وڵات لە هەرێمی کوردستانە بەداخۆکو بەڕێز ئاماژە پێکرد زەیتمان پێ هەیە زەیتی ئەوروپیە یعنی بە زەیتی زەیتون ئەفرۆشێت کە زەیتی زەیتون باشترین خۆراکە کە بەهای خۆراکی زۆر بەرزە تەنانەت بۆ گیرانی چۆری بۆ بۆرەکانی خوێن لەگەڵ سەڵاتە هەموو چێشتەکان بەس بۆ سوورکردنەوە نەبێ بەکاربێن زۆر زۆر سەحیە بەڵام بەداخۆ سێرم کرد زەیتی زەیتون کە ئەوروپیە بۆمانێت یعنی وڵاتە ئەوروپیەکانیشمان فێری فێڵەکان کردوێمە سێرم کرد لە ساسی تیای بۆ لە ساسی پاڵم ئۆیڵە پاڵم ئۆیڵ ئەوەیە ببرە لە ساسی زەیتی زەیتون بۆ لە سا هەفتای پاڵم ئۆیڵ بووە یعنی واتە پاڵم ئۆیڵەکە سەری زۆر زۆر هەرزانە یعنی ئەگەر بەراوردیکەین زەیتی زەیتون بۆ نازان بەزەڵت بچەن ئەگەر بە دۆلارێک بێ پاڵمۆڵەکە بە 10 سنتە ئەین تۆ سەری ئەو مقارنەیەکە بەداخەوە ئەتوانم بڵێم پشکنیم کردووە کاگەیاندێن بۆ زەیتەکان لە سا سی پێک هاتی تایە جیازێکمانێ ناوی جیسی ماسە پرۆفایل فاتی ئەسید واتە پێناسەی زەیتەکە بووەکە پرۆفایل فاتی ئەسیدەکانی بۆ خوێنمەوە یعنی ئەو جیازەکە لە عالەما بۆ ئیشەکرێ من لە دەر وڵات کردم نەک بڵم لە وڵاتی خۆشمان لە دوو سەرچاوەش فەحسم کردووە بەداخەوە هەر جیازەکەش نایخوێنێتەوە چیە باش با دیسان بگەڕێمەوە سەر سێوەکەی با تاکیدکەینەوە ئەگەر ئەم سێوە توێکەڵەکەی لێکەینەوە بە چەقوی سپیکەینەوە بخوین تەواو زەرەرەکە نامینیان هەر خراپەوە ڕاستە باسم کرد ئەگەر توێکڵەکەی لێکیتەوە ئەو مادە کیمیایی لێ بێتەوە و زیانی نامێنێ بەڵام میوەکان بەشێکی زۆر بە خۆراکان ئەسا و پەکتینەکەی کێتی لە ڕنگ و لە توێکڵەکەیەتی تۆ ئەگەر ئەوەی تێمێنێتەوە شەکرەکەیەتی ینی ئەو کاتە ئەو بەها خۆراکی نامێنێت تۆ میوە بۆ خۆی لەبەرەوەی قیمەیەکی خۆراکی بەرزی هەبێت سرکەش حالەن ئیشم لەسەر کردووە ئەم سرکەیە حەزم کرد بۆ بینەرانی باسکەم سرکە بە تایبەتی بۆ کەسانێک کە نەخۆشی کۆڵۆنیایە سرکەی سێ و تفتێتی ناو ڕقۆڵەکان ئەپارێزێت زۆر زۆر باشە و بۆ دابەزاننی کێش بۆ هەرسکردن و تەنانەت بۆ پێست و بۆ ڕەنگیش ینی سوودی زۆر زۆر هەیە بۆ تەندروستی مرۆڤ بەڵام حەزەکەم ئەم سرکەی کە بەدەست منەوە ئێمە یەکێک لە شەریکەکانە ئێرانیە ئەمە هیچ مادەیەکی سێویتیانی و بە سرکەی سێوە فرۆشێ ئەمە هەمووی لە ستریک ئەسید و لە تامی سێ و لە مادەی کیمیایی دروستەکرێت لەگەڵ موادی حافظە کە ئەسکۆربیک ئەسیدی تێکرێت ئەفرۆشێت بە سرکە دیارە ئەمە نرخێکی زۆر زۆر هەرزانی هەیە بەداخۆ هاوڵاتیان من پێم باشە ینی من پێم باشە ئێستا هاوڵاتی کە زەڵاتەیەکەکە یەک کەوچکی سرکەی سێ و تێکا بەسێتی وەک لەوەی کە یەک پەرداخی تێکە با سرکەیەک بکڕێت کە لە ناوخۆی هەرێمی کوردستان سرکەمانەیە خۆشبەختانە لە هەولێر و لە سلێمانی لە ناوخۆی هەرێمی کوردستان بەرهەم دێنرێت زۆر زۆر سەحی و تەندروستە بەڵام لە ڕووی نرخ و نرخی گرانترە لە بەرەوانە سروشتین و بە ماوەی 90 ڕۆژی پێچێت ئەوانەی کە بازرگانی بەوە دەکەن خۆیان دەزانن دەزان کە زۆربەی زۆریان نەزانن ینی من کە چم بۆ شوێنەکان بە تایبەتی من زۆربەی زۆری ئەو فەحسانەی یەکەم لە دەروی وڵاتێکم زۆربەیان دەزانیان هەمیان دەزانن کە چ دەێنن وەڵا زۆربەی زۆریان نەزانن ئەدی ئەوە چییە؟ ئەوەش بەحساب ئاوی لیمۆیە بەڵام بە هیچ جۆرە لیمۆی تیان نیە ئەمە
ئەمە لە لیمەندۆزی و يا ربي لە تام و لە ڕنگ و لە موادی حافزە دروست دەکرێت کە بە دڵنیاییەوە ئەمانە هەمووی خۆی لیمۆ زۆر سوود بەخشە ڕێژێکی زۆر ڤیتامین سی تایە بای خۆراکی زۆر بەرزە سوودی زۆرە بە تەندروستیمان بەڵام تۆ گوناحیانی معیدەی خۆ بەم شتانە پڕکەیت کە هەمووی مادەی کیمیاییە هەمووی لیمەندۆزیە گیان ئەمە بەڵێ بۆ کاشی پاکنەوە لە بەرەوەی لیمەندۆزیێکی زۆری تایە زۆر باشە سوادی زۆر باشی بۆ کاشی بەڵێ بیشڵقێنم تەحینەکەیان وەڵام نێشقێنە ئەگەر دیارە زەیتەکەی لەسەری دیارە من ویستم باسی ئەم ڕاشیە بکەم ڕاشی زۆر سوودێ بە تایبەتی کە ئێستا مانگی ڕەمەزانە بایەکی خۆراکی زۆری بەرزی هەیە ڕاشی لە چی دروستەکرێت بۆی بینەران زیاتر ڕوون بێلایەن لە کونجی دروستەکرێت لە ڕێ هاڕینەوە لە ڕێ ئاشێکەوە دیارە ئەو ڕاشیە هەم ڕشاڵەکانی هەم ئەو زەیتی کە خۆی هەیەی بە شێوازێکی سروشتی سوودی زۆرێ بۆ تەندروستی مرۆڤ بۆ هەرسکردن بۆ ڕێخۆڵە بۆ تاقە بەڵام ئەم ڕاشەی کە بەدەست کاگەندرێنەوەیە ئەمە ئەوە سا شڵەقا حیف جوان نابینرێت ئەمە ئیشەی خراپ بڕێکی کەم کونجی تیا بەکاردێنێت لە بەرەوەی کونجی نرخی گرانە ئەمە لە ئارد و لە ڕۆن و یان لە زەیت مەسم زەیتە لە زەیت و لە بڕێکی کەم کونجی دروستەکرێت بڕێکی زۆر ئاردی تێکرێت بۆی کە خەز بێتەوە کە ئەمەش دیارە تۆ کە ڕاشی خۆی بۆی کێشە دابەزێ بۆ کەسانی کە نەخۆشی شەکرانەیە بۆ شەکرە باشە بەڵام سێرەکەی ئاردەکە کاربۆیدراتە ئەو کاتە لە جیاتی سوودی پێ بگەنێ زیانە پێگەنێ بەداخەوە بەشێکی زۆری بەرهەمەکانمان چۆنەڵی بە شێوازێکی دروست ناگات دەستی وڵاتیان هەرچەنە لەم کابینەیە بڕا لەسەرەوە درا کە دەستەی خۆراک و دەرمان لە هەرێمی کوردستان دامەزرێ کاریشی بۆ کراوە بۆ هیوایم بتوانین لە ئایندە لە هەرێمی کوردستان بە وردی چاودێری ئەم خۆراکانە بکرێتەوە ئەو هەموو کارە ساتانە لە ناو بازار هەیە تو ئامۆژگاریت چێ بۆ خەڵک بۆ بکڕ کریار کە دەچی شتێک بۆ خۆی دەکەن وەڵام من دوو داواکاریمە یەکەمیان بۆ حکوومەتی هەرێمی کوردستانە داواکەم حکوومەتی هەرێمی کوردستان گرنگی بۆ کەسانە با کە پسپۆرن لە بوارەکە بەداخۆسا لە هەرێمی کوردستان کەمترین گرنگی بۆ کەسانە ئادرێت کە پسپۆرن لە بواری خۆراکە بە تایبەتی بۆن ئەوانەی کە لە بواری خۆراکە کارەکەن زیاتر یاریدەدەری پزیشکن زیاتر خریجی تەمڕیزن کە لە ڕووی زانستی و زانیارێکی ئەو تۆیان نییە ینی ئێستا من کەمانە بۆ ئێوە باسەکەم لەوانەیە ئێوە زانیاریتان لەوان زیاتر بێت یەکەم شت حکوومەتی هەرێمی کوردستان گرنگ با بۆ بابەتەوە تاقیەکان ئیحتیمامی زیاتری پێبا بۆ خەڵکیش یەکەم شت داواکەم خەڵک گرنگ با بەرهەمی خۆماڵی ئەوانەی کە لە ناوخۆی هەرێمی کوردستان بەرهەم دێن لێ دووەم هەر خۆراکێکە کڕن دڵنیابن لە سەرچاوەکەی چونکە بە دڵنیایەتەوە کە خۆراکی ڕێ بۆی سوودی پێ بگەێنێت ئەگەر بەم شێوە لە مادەکیمیانە دروستکرێت زیان بە تەندروستی بگەێن نەخواردنی باشترە بۆ ماستا لە ناوخۆی هەرێمی کوردستان ماسی زۆر تەندروست و باشمان هەیە گرنگی بدرێت بەوە باش تێک گرانتر بێت ئەو کۆی باسشت کرد کە حکوومەتی هەرێمی کوردستان گرنگی بە بەرهەمی ناوخۆ هەم لە ڕووی کشتتوکاڵ و هەم لە ڕووی زۆربەی سێکتەرەکان بابەتەکانی دیکە خواردەمەنی و خۆراکیش گرنگی پێدەدات یان یەک بابەت هەیە دەمەوێت باسی بکەم هەندێک جار ئێمە یەخەی یاخود گلەیی با ئەو قسەیە بکەم تخوا گلەی لە بازرگانان و ئەو کەسانەی کە ئەم جۆرە خواردنانە دێنن بڕوا بکە ئەگەر خەتایەک لەوانی شەبێت خەتای سەرەکی لە ئێمەین لە خۆمانین ئەم بەرهەمە مەکڕە ئەمن ئێستا نایکڕ ئەگەر تۆ نەیکڕێ ئەو نەیکڕە و کابراچی بێنێ ناچاریان کوالیتیی باش دێنیان واز لە کاسیبەکە بینی بچی خەرشی شتەشی دیکە بەرهەمی ناو خۆمان هەیەشتی زۆر باشترمان هەیە کەمێک ینی نفسەتی خۆمان خۆش بێت مایدەی خۆمان خۆش بێت سەحەتی خۆمان خۆش بێت من زۆر لەگەڵ پێم وایە کە هاوڵاتی خۆی خەتابارە لەوەی کە بچێ خڕۆگە جەرفەت بێ من زۆر لەگەڵ قسەی کاگەندرێنم ئەگەر ئێمێ هاوڵاتی لە جیاتی لە مانگێکا دوو دەبە لەم ئایلیمۆیە کڕین با یەک دەبە بکڕین بەڵام تەندروست بێت بڕێ زیاتر نرخی گرانتر بێت بەڵام تەندروست بیان لە جیاتیەوەی ئەگەر بوو کاشی خاوێن کردنەوەی دەکڕی بکڕە یان سڵێ مازەکڕین بازار نەربا 2000 پێبین کەمتر بخۆین بەڵام تەندروست بێ ئەو کاتە بازرگانەکانش ناچارە بن کە ئەو شتە بۆ کوالیتێ باشە داخڵکەن کورت و کرمانجی هەکەر توێ سێڤێ بۆ دیکورێ ناوماڵێ بکڕی بدانەیە سەر مێزی بەس بوو جانیە یاجانە بەس تو بکات معیدەی خۆدا خودێ نەکردێ بتات بتە شێر سێڤ کوردی بەێ بەخوای جوانە لۆ معیدەی جوان نییە سێڤ مەیە سێڤ بەرواریە بوو نمونە سێڤەکە نێو جوانە بەس ڕاستی ناو و دەنگی خۆی تایبەتی هەیە یا قامە یا سروشتیە نافخویە و گەلە تایبەتە و هەموو مادی دیژی هەمی وسە تەحین
تحينا آكريو يا آميدية بكرة جلا شوي باشتري أواتج نظاني كاش كيفاتيا بلو هزارة كي جران تربت جرينك توي تو تشتات كي بو تندرستياتا باشا و توی پشگیری ها بر همه نافخود کی مام منه مامته خال منه خالته باب منه بابته اوی بر همه نافخو بر هم تینن بلا پشگیری دانک بو بر همه نافخو تو گله گله دست خوش به زور سپاس خودش ترازی بود او شینا مروف گوی خوب تا استرانکا ترکی یا عربی یا زمانه که دید مروف گوی خود تا سرودکا کردی یا وی دنگ خوش تو مامستا سلیم و مامستا عدنان پیک ما وضعت کلک خواردنی او مامستا کارستانه دست خوش بی دکتر هندشتی زور زوانی طرح کرد براستی پیوست او شانه بگوتری من لوی کرونا لتساو او لاتانا كورونا هرات فقري قلت انا دخو اتلا موضوع او شانه دخو يا انت لا من هر كيف مبسي ندهات سبحان الله ناخوي دكتور زوانه قال الزوانه بخوت كيف البينا هذا كيف البينا انا قال لي قلت اوي سوله باغري او طبعا بزوسيونيه بالضبط دكتور اقا بس اخوتي ليدي اشتق ما مستع سليم او برنامج باشي نعم بس استاب اول شيء ليدا بس اخوتي تفرشي هذا دكتور بلا بالتاكيد يعني ما مستع سليم هيز نكتك لسر خواردن وميوه اوشتانه هي بيجري بسن لاي برات القران برم ششواني لسر خواردن بس خواردن دعوات كردن نمازاني وتا استاو زرارانا كان بردبوا لا بيشو بردبي انا بشتوا والله قلت بابا مني عم بردا بشتوا لشندر يعني لمكتبي لمدرسي من دار كان بردا بشتوا قلت بابا والله مني عم بردا بشتوا قلت له قلت والله قلت انا تو بس دريجه يكش كاين على مدرسه هذا كان سوينا فوتا شي بردبوا فوتا كموزي يقول سوى صفي فرد فوتا قلت والله هاتي ما من دار انا كوري من دار بردا بشتوا او ما مستع سليم مش بتما بفوتي باب الدكان بزاني او موزه صندوق قلت ما قوي بدي فوتا شي هجرين كاكا او شهان نعم كاش ما لبس دكتور ببير ما بينو بلانتين اش لولا سرينا نفسنا او والله ما جلسكي كي لي ما مستع سليم بله اتو وتي برنامج داس بكر بس سرته يقدو قصه ما كرد واي ما شاء الله مازال ما عندك شتي كأنا عندك شتي أو باسكرا براستي زور مهم هو سردولي تيجنا ده توش باسنا كي بقران والله او رستام او والله يسردولي او ناخوي او خو ماليه خزاني ما مسسر كاي لو هنا اوه اذا استكاني خوش بيا اخوه كم زار الروح بيان بيبشان دايم موسيقى كاش لقلبه باس تزنوشتو هلا بو زار باس وي بدايه فون قلت ما يلا بيكا يعني كيف يخوتان ريكون بس فيز نما ما مستسلين بتني يعني اتودي ايرا دكتور طبعا دائما ندري مثلا كابرا دري هرزان مانكر او عالم روتي ذاك مثلا هرزانيه كي يعني لبري اوانه تسبكرين يعني نازين والله يسبكين رولا تشيكي شتينا اخو شتينا اخو ورنا وزاره اذا كانت دبشت عافيه تدبي ابراهيم فرمو سم فيبم دكتور عند زيارة خوراكي تو أفشفت جل مدى بيجلا جلك سباس بوتا خدش ترازي بتو دبر رمضان هرب مني إن شاء الله هرب مني دستان خوش به جلا جلك سباس أنا كوب كينو والله جان لا عادي كل سنة بالسوارة يلا سرودك طيبت تازة دسمة سرودك طيبت يا الله يارنيا
ورأي بادي سبات ببقى سيدي مرقم بولاي جاني طبيب نيزاني ترديد دوايما طبيب نيزاني ترديد دوايما بولاي جاني رفيقانا كنتيان كنت لدنيا هرمن ما رفيقانا كنتيان كل الدنيا هرمن معاوم هرمن معاوم سلام لا سارتو يا رسول الله سلام لا سارتو يا رسول الله سلام لا سارتو يا حبيب الله سلام لا سارتو يا حبيب الله قربا من سيبكم رقاكم دورا قربا من سيبكم رقاكم دورا دلي برين دار بوتو مجبورا دلي برين دار بوتو مجبورا سلام لا سارتو يا رسول الله سلام لا سارتو يا رسول الله سلام لا سارتو يا حبيب الله سلام لا سارتو يا حبيب الله
اللهم صل على أيوة محمد أخو وعلى محمد. ال محمد سلام لسرتو يا حبيب الله سلام ويخش لسرتو الله يا خدش غنبري تروزي إخوة. تلفيري بي تشوفيرات واتيفيرها آره والله. تشويري نورو بي حتى بحث پیغمبر صلى الله عليه وسلم نكي سر مسألة خندي وبيكرين أو قرنجينور سر اللي بيتوي هاي شو بيا هيت موضوع مثلا سر وقت پیغمبر صلى الله عليه وسلم قصة خوش كرابي لمجلسي وي بيكني بي حتما کاک جوانجان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کتابەکانی کە نووسرایە کە نووسیبیان خەندەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دوو کتاب نووسرایە بەڵام تووڕەبوونی پێغەمبەری خوا یەک کتابە خەندە و پێکەنینی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام زۆر زۆر بوو ئەوەی کە باس کرایە هەتا جارێکیان یەکێ لە بابرێن ئاڕابیەکان دەشتێکەکان دێتە مزگەوتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لەوێ دادەنیشی و دەستی بەرز دەکات و پێغەمبەری خوا لەو لاتر دانیشتە ئەویش دەستی بەرز دەکاتەوە دەرێ یا ڕەبی خودایە بەس لە من و لەو محەممەدەی خۆشبی الله پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پێ دەکەنی زەردەخانە دەکات دەستە لای دەرێ لۆ ئەوەندە ڕەحمەتی خوای گەورە تەسک کردەوە ئەو ڕەحمەتە فراوانە لۆ ها تەسک کردەوە یعنی لەو پێکەنینەی زەردەخانەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەوە چەند شتێک هەر وەکو باسکردنێکی پێغەمبەری خوا هەتا یەکێ دێتە لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ ئەی پێغەمبەری خوا خوای گەورە جەلە جەلالوه پێ دەکەنی پێغەمبەری خوا فەرمووی بەڵێ بەڵام ئەو پێکەنی کەما یەلیقو بجەلالی یعنی بەتەکید بەڵام چۆنە ئەوە لە عەزەمەت و گەورەی خوای گەورە شڵام ببینین ئەوزە یەکێ ئینشاءڵڵا ئەوزە دەرێت دەرێ دەکەواتە بێخەم بووم لە یەکێ لە سیفەتەکانی پێغەمبەری خوا پێکەنینە طبعا ئینسانی موسڵمانیش هەتا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام یەک لەو شتانەی کە با بڵێن هاتە پێشی هەتا ئەنەس لە بۆمان دەژێڕتەوە دەفەرمێت جارێکیان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پێکەنی گوتمان یا ڕەسوڵ الله پرسیارمێک ئەی پێغەمبەری خوا ئەو پێکەنینە چ بوو تی وەڵڵاهی یعنی سەحابەکانی تریش با بڵێن سەحابەکان هەموو دانیشت بوون گوتی یەکێ لە ئەو کەسانەی کە خوای گەورە محاسەبەی دەکا پاشی ئەوەی لە دۆزەخ خوای پەروەردگار نەجاتی دەدا دێتن خوای گەورە دەفەرمێ محاسەبە شکەشی بکەنەوە محاسەبە شکەی بکەنەوە دەڵێ کابراش خۆی کڕ کردیە دەفەرمێ گوناها بچووکەکانی باس بکەن دەفەرمێ پێی دەفەرمون ئەو گوناها بچووکەت نەکرد بەرێ وەڵڵاهی ئەو گوناهام کرد خۆی فەقیر کرد بوو ئەو گوناهاشت نەکرد بەرێ وەڵڵاهی ئەو گوناهاشم کرد خۆی فەقیر کردیە لە درەخۆشی دەرێسێ یا ڕەبی خوایە باسی گوناها گەورەکان نەکەن کابرا لەگەر خوی گوتی ئەوزە پێغەمبەری خوا سەڵات دەفەرمێ پاشان دیسان ئەو جارە گوتیان ئەو گوناها بچووکەشت نەکرد دەفەرمێ بەرێ وەڵڵا ئەوەشم کرد دەفەرمێ دەخوای پەروەردگار هەموو گوناها بچووکەکانی لۆ کردیە چاکە و ئەجر الله دەرێ کابرا دەرێ ڕاوەستن گوناهی گەورەم هەیە دو بکەنە خێر دەرێ ئەمن ئەوەشم کردیە دەرێ یعنی پێغەمبەری خوا سەڵات وەسەلام پێ دەکەنی سەحابەکان ئەوم پێ دەکەنن ئەوە سیفەتی پێغەمبەری خوای بۆ عەلەیهی سەڵات وەسەلام خەندەی هەبوو الله خودی مە بگەینتە مەجلس پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەتو وابزانم جێت لێ هەلە بۆ ئەو سەحبەتانە وەرە تەنیشت برای ئەتە با مەجلس گەرمتر بی هەز دەکەم هۆلیوود سمالەکەت کردیە لە بۆ ئەو خەندانە کردی کاکە ئەوە طبعا ئەرە وەڵڵا ئەمن ماشەڵڵا خۆم توش کرد یەک لە دکتۆرەکان دکتۆر هێمن برایەکی خۆشەویستمە گوتی کاک سەلیم ئەتو قسەی خۆشت هەیە پێ دەکەنی دەبی ئللا لۆت بکەم ئەمن دەستی خۆشبی بەس ساق تەکسیەکە چیە مۆزوعی ساق تەکسیەت سوزانم ئەتو لێ گەڕێ باو ساق تەکسی دەست طبعا برادرێک گوتی تەکسیم هەبوو کاکە ڕوان تەکسیم هەبوو گوتی ماریشی لە شاوێسی بوو گوتی دەهاتمەوە لۆ شاوێسی ئیژ نییە چ بکەم گوتی ژنەک و زەلامەک دەستیان لێ ڕاگرتم بەرمیلەکیان پێ بوو گوتی دەی دەستیان ڕاگرن ئینشاڵڵا گوتی وەڵا دەستی ڕاگرن گوتی کابرا فەرموو برام کابرا گوتی ئەرێ کاکە دەستێ شاوێسی لەو نیعمەتەی بخۆم دەچمە وێندەری دەست نا گوتی یعنی ئاشە گوتی درۆم کرد گوتم شاوێز لە چێن دەرە بە خۆشی ماری لە شاوێسیە سبحان الله خوای گەورە هەندێک کەسەیە کە درۆی دەکات خوای پەروەردگار یەکتر لۆی ڕوون دەکاتەوە یان لێی کەشف دەبی گوتی کابرا گوتی وەڵای کاکە شاوێز برێم لە چێ ئەمیش سێ چوار ڕۆژە مارم چیتە شاوێسی گوتم بە قورئان شاوێز دەستێ دەرێ هەولێرێ گوتم ناکاکە ناگۆرە کابرا گوتی لێرکوان ناگای سەیتەرێ باش گوتی معاملەم لەگەری کردو معاملە دیارە گەلە دوورە شاوێز کاکە وەڵای ئەوە گوت معاملەم لەگەری کردو بەرمیلەکەیان بار کردو ڕۆیشتین
هاتینە ناو شاوێسی شارەزامە و هەموو مارمە شاوێسی بە لە ڕێ شاوێز ماشەڵا گەورە کاکە دێ کابرا دێ ئەتو سایق تاسی شاوێسم نەتێ نەمدیتە گوتی هاتین گوتی کاتەش گوتی ڕۆ فەرعی ڕاستە فەرعی خۆمان ئەی هاوار بۆ سێ4 ڕۆژ بوو ماری هات بووە ئەو لای ماری من نەمزانی بوو هەموو خەلم دەلەرزی یا ڕەبی خوایە چ بۆ زەلامەی بێم گوتی ڕۆیشتم گوتی من دارەکەم لە دەرێ گوتی بابا ڕازام قەپات کرد زام قەپات گوتی ڕۆیشتم گوتی ئەلێ ڕاگرا من دارەکە لە 2 سیارێ قایدا دەگو بابا کابرا تەمەشام دەکرد و تەمەشا شۆک ببوو خوایە شاوێز پێ نازانم ئەدی من دارە وەڵام گوتی هاتمە خوار گوتی من دارەکە دەگو بابا گوتی بە پێوام لێ دەم دوورکەوە کورە دوورکەوە قسەکەم کردیە وەڵا گوتی ئەوەکە مینا خوار گوتی کابرا تەمەشای دەکردم گوتم ئەتو لە مێژە مارت هاتێرە وڵا ئەوە ماری منە وڵای داوای لێبوردن دەکەم ئەوێژ ماری منە گوتی کابرا گوتی کورا باشە عیب ناکەێت دەدگۆ شاوێز پێ نازانم ماریش لێرێ دەیگۆ هەر جاری هەر جاری دەگو دەهاتمە دەرێت تا دەیگۆ لێوێژ ڕۆیشت نگو ئەوها دەڕۆیشت ئەفە کابرا شەرمەزار بوو مامۆستا عەدنان هیچ نوکتێک لە بینی تو مامۆستا سەلیمی دروست بووە لە ماڵێ چکات و گوتت دەنگمان وە چیەکە بە تایبەت لە تەلەفۆنی وڵا لە تەلەفۆنی زۆر زار بێ ئەو لێرە کەشفم کرد زار سیاقەتی دەکەم دەرێ ما سەلیم جوابیتەوە یەکسەر دەنگمان لە تەلەفۆنی شتێکی خۆشمان هەیە لەگە عەدنانی برام وانجیان لەگە عەدنانی برام شتی بخۆ عەدنان من گچکە بووم لە مێژە لە ناو عەدیقەی خەویلێکەت بوو لەسەر کۆسپەکەی خەویلێکەت بوو ئەوها دنیا فێنە گوبرێ ئەو خەویلێکەت نووسە بوو ئەمنیش هاتم دارەکەم لە دەستی بوو هاتم ئەوها وەڵا تەنەکەک لەوێ بوو حتا قووەتم هەبوو لە تەنەکەمدا کاتەکی ئاوڕم داوە ئەوە گوتی ڕاستکەتە دووم ئەمن هەرێ لەو کۆرانی ئەوە هەرێ لەو کۆرانی کاکە بڕۆ ئاخیری ئەمنی پێ نەژیرا وەزعی شڕ بوو ئەوز دوایە جێڕایەوە گوتی لە ناو خێوی زەلامەک ئەوە سیلاعی لێ ڕاشاو بوو لە چێ؟ نەتەقێنی سەلیمیش ڕاز لێدا سەلیم خەویلێکەت بوو سیلاعیان لێ ڕاشاو کابرا دەیگۆ لێ دەدەم ئەوەش دەگۆ نەتەقێنی کورە نەتەقێنی کاتێکی نییە ئەمری لە تەنەکەم نەدا ڕاست پێیکەتیا تەقاندێتی کاکە خوا ڕەحمەت پێ بکە باشە ئەوز دوایە زانم ئەوزە دەیگۆ کەتمە دوو عجول بوو ها منداڵێکی عجول بام دەیگۆ لا ئیلاهە ئیلا الله لا إله إلا الله سەراتشانی کابرایەک چوەک مامۆستایەک برادرم گوتی مامۆستا خەونی زۆر ناخۆش دەبینم خەونەکانی دەبینی لە جێکی بەردەبەوە پێی دەخلیسکا وڵا ئەویش هەندێک دوعای لە سەخین بوو گوتی وەرە مەلا سبێنی یەقەی گرت لە نێژی تێوەشۆ بەس سیلاعی لێ ڕاشێمە وەرەبەری پچێشتر لێ بەخوای دوعایەکەم باش بەقووەت نەکرێگە نەدەی هاتەقاندی طبعا هەر لۆ خۆشی مامۆستایەک گوتی ئاوە بەهار بوو گوتی ئەمنیش چوومە ئەو مەزرعە و ئەوەی گوتی باوکی خەرچی گوتی جومعەم تەسلیم یەغەشکە کرد بەخۆی مامۆستایە گوتی خەریکی باخچەی خۆم بووم کاکندرێن باخچەی خۆم خاوێن دەکردەوە جومعەیە گوتی قەدەری خوای گەورە مزگەوتەکەی گوندی باسی ئەوەی دەکرد مامۆستایەکە باسی تاخیربوونی دەکرد مسلمان تاخیر دێتە غودبەی و بانگ دەدا لە مارێ پاری دایتەوە هەتا مامۆستا دەست پێ دەکا ئەوجە دێتە مزگەوتێ و مسلمان کو دەبی ئەوها تاخیر بێ کاکە زوو وەرن کاکە بانجیدا لە پاش بانجی بگەنێرە پێش بانجی وەرن هەندە قورئان بخینن مەبەستی نوێژی جومعەی بوو گوتی ئەمش کراسەک و شەروارەکەم لەبە بوو گوتم کورە هەر بابسم بەخۆشی مامۆستایە گوتی بابسم هەر پێ ڕابگەمەوە مامۆستا ماشەڵڵا لەو دەمەی ئەو ڕۆ بەکە ئەو هەیە گوتی سوم لۆ مزگەوتێ سوم گوتی ئەمە چوومە ژۆرێ گوتی مامۆستا دەیگۆ تاخیر دێن و گوتی باسی مۆزوعی دەکەم گوتی ئەمە چوومە ژۆر گوتی مام ئازێگە هاتەمە شامێکی گوتی دەفەرم ئەو مامۆستا لەگە خۆڕێشیا هات چی لێ بکەم مام عازی ئەوە چینەوە بەرنامەیە ئەوەشمان لە دیاری برا عەرەبەکانی جیهان لێ بێزە من زۆر جار دەسمە جیهان دەرن ئەوە هات قسە خۆشەکە لەو مام جێڕۆ کورد بابە وەڵام من هەونیمە لە عومرەی بووین ئەزە الحمدلله خوا فەزلی لێکردن زوو دەسمە عومرەی لێ مەزموعەم بسلێک دانیشت بوون گوتیان ئەوە قسەی خۆشە
شايفة نكتة يلا نكتة عربي لا شيلوها أنا اليوم والله قلت لهم حاب شكل له دروس كذا قلت لهم لا مثلا للسعودية هاي مصريك هنديك مو مناقشة يعني والله إذا قاعد بدوش هذا كم هو كردي دائما بنا الشرطة كدريتها مصريك اسمك دري أوان بخوان هالبخوة هاد بدرين حسنين يا باشا كتقوري لك حسنا بزن حسنين يا باشا هندي كويزاني دوزار ناوي خوي بقموها دوزار حسنين خوي بيا قوريا ودي وانت اسمك ودي اكتب 5 خمار 5 شيء خمار ناوي خمار 5 خمار كم مصري انا كدنا حسنين ودي خوي بيا قوريا لو دوزار لو بنسد نعم دزار شوف انا ما دم اكتب 5 خمار طبعا يكش كلوانا ما مستاهي قلتي ودبم ددا باسي بردي استراتم دكرت الله قلتي واقع جروي دابو قلتي باسم دكرت قلتي دمقو بردي سيرات لمو يبارك ترى بردي سيرات تاريكا بردي سيرات او هايا ازيتا ازارا قلتي حن باسم كنت هم قلتي اختيارك استا قلتي ما مستعبري الرينيو بري الرينيو كازنا استعملناي قلت الراس شو دري على ناقض بيه بري الرينيا راس شو دري ريقنينا وخلاص كيف ماشيين نامز قلتي عوامة هم كسش ليه ما مستوى قلتم پیغمبري خواه صلى الله عليه وسلم فرمي بردة لنفس صحابة كان دانش فرمي جيتان لو رنبيبو فرميان خواه پیغمبري خواه دزاني او دم واباز لكم قلتم اوه فرمي حتى صار بير استا بردة كان فريدايا او تازة قيش تبني قلتي اختياري لبنو دبين داري في تجيب قلتي في تجيلية دا قلتي اختياري قلتم سليكم في كينكم قلتوا حفتا صار ورد بس سريدة قلتي طبعا ايش كمان ما مستاهي قلتي لنا ونيجي غلط مكرت قرآن مخين قلتي امن تواوبهم يعني غلطين كلو قلتي دستم بيكرت فبأي آلاء ربك تتمارى او آيات تواوى قلتي ام غلطنا كرت قلتي يقلب او خروقات قلتي يقلب فشتم قلت سبحان الله فبأي آلاء ربكما تكذبان قلتي امنيش قلتي دوبارم كردو فبأي آلاء ربك تتمارى قلتي كشكل ولا قلت سبحان الله قلتي فبأي آلاء ربكما سبحان الله قلتي بوغ قلتي أم قلتي فبأي آلاء ربك تتمارى وسبحان الله قلتي ما معاسك خوي بين نجي قلت كل اللي يقرني خوي تواوا والله قلتي خوي تواوا لو عالتان يعني لو يجي قبول نبي إن شاء الله او تسبو محمد قلتي نازانم تسو كاك عدنان يكسب بشتي ورجارة موضوع كتسبوها كاك محمد بروديوسر واي قورا سركوت تام كايش تسبو لو يكسر موضوع ما بدي تسوي خطر والله كل شيء طبعا انا بدوان ايه بدوان ساجن مانيا بيدتسي سليم بتزيش يا اخوي عندي لك انا خوك الناس هي بيتويت ناتشنا دي خوك صار قبل من نتقوا زيرتش اي كو موضوع اتوا والله سيبيك براسه هو خطر ما شاء الله هو كده يقول بابخو بتما بك يا تار ديغو يسار ميان دايما بس ناتشنا بخول دي لو وين تشتي ها توصك اشتشكا مادام هروي ايه لا بام او شي جني هنا بام ديغو سري من بلو خوي برت خويتك هو بابل وانا كاك شوفان لك بام زور برادراتي ما زور خوش بزور او زاد روش سونا مناسبه شي زور زخمي اكل بقى كان زور قاس كل والله مش سوما زور دستي من تمام مستوره من لو بنباني بالباب مش قلت بام رؤيره قول من لو دوي دسم قلت ولا بركنا واختيارنا ولا والله دانش قلت مالي بام تيلي ها قلت او تما وتا لي ربزت اسم نبي القيامه تسمي يوم يفر المرء من اخيه سيخوز بحر مختكبات باك سيخوز يشتكا ما مستايا قلتي باسي حوري بهشتم ذكرت حوري بهشت قلتم حوري بهشت قوري وزواني خواي پروردگار جواني شي دايني حوري بهشت آوا قلتي زور تماعي دا او خلقي لي يبون قلتي ما معازي او هان ذكرت قلتم خواي پروردگار امر دكا دا فرمي او خاني هي ايتوا مالي تو زيتوا اي عبدي خوم برو ايش كشد بي دسي حوريك لبردر كيا
گوتی حۆریەکە ئەتووە دەزانی ئەوە حۆریە لۆتووە گوتی دەچی لە بۆی دەچی دەرێ حۆریەکە دەرێ ڕاوەستا ئەمن خزمەتکاری حۆری تومە یا الله مامای دەگو ماشەڵڵا وەڵا گوتی ئەو جارە گوتی چوم ئی دووەم گوتی ئی دووەم چوم گوتم ئەوە حۆری منە مامۆستا گوتی ئەوە دەرێ حۆری منە گوتی ئەویش دەرێ ڕاوەستا ئەمن خزمەتکاری حۆریەکەی تومە یا الله درێژت گوتی ئەو جارە چوم ئی سێمیش مامۆستا گوتی لە ئی سێمیش دەرێ ئەمن خزمەتکاری حۆریەکەی تومە وا لە ژۆرێ مامای زانگو دە بابچینە ژۆرێ دەی مامحازی تەنگا بوو مامای تەنگا بوو گوتی دەستیە ژۆرێ خێزانی خۆتە گوتی مام عازی گوتی ناخۆش گوتی واڵڵا مەلا تێکتدا تێک و پێکتدا خێزانی خۆمە ناوێ ئەوتم ئەو سێی پێشۆمان لۆ نادەنێ لە بەچ یا ڕەبی سەلامەت ئەجا ئیشەڵا لە بەهەشتێ هەر سێ خێزانەکەی مامۆستا چاوەڕێی دەکەن خزمەتکاری زۆرە طبعا برنامه سبحان الله ئەڤر و وەخت گەلەزی چوو وێجۆشبەر هەندێ خودە حەز کرد یەکی شەوی دیە تەیڤە ڕەمەزانە پیرۆز توپ ئاخفنێت خۆیت خۆش هەردێ میێوانێ مەبی جەنابتان خۆشەویستن و کەناڵەش تایبەتە بەڕاستی ئەمن زۆر کەناڵیت کە بەڕاستی ماوەشی زۆرە نەچوویمە بژی مام بەس لە بۆ مانجە ڕەمەزان کە بەڕێستان ئەسپی خۆتان تاودایە دەست خۆشتان لێ دەکەم خێر بخوای گەورە تەمەتان درێژ بە کەندرێن لەکنەمە هەر خۆشەویستە خی گەورە سەلامت کە کاکە شیبانی گوڵ ئەو دەست و پەنجات هەر نەرزی کاکە ڕێبوار کاکە ڕوانی گوڵ پاشیڤە دێنەوە ڕۆژش کەش بە هەمان شێوە قسەی خۆشمان پاشیڤە دەیە هاتە پێشکەشکردن یعنی کو دەهێت هەیڤە پیرۆس یە دەستپێ کێ دمای کاتن ئەم کەتینەت نیڤە تایبەتیش یا دوێت هەیڤە ڕەمەزانە پیرۆزە ئیشڵە خودە ئەمری و تەمەنی بدەم بگرین حتا دومایکە هەیڤە ڕەمەزانە پیرۆز ئەم پێک ببین خزمەتەوە بکەین شەفەکە دژی خودە حەز کرد دێین و خزمەتەوەکی و سەلام عەلەیکم و ڕەحمەت الله و بەرەکاته قبیل کرد